بەڕێزان لەرکێن سڵاتان لەبێ خوشحاڵم بۆ جارێکی تر بەدیداریە مولایەکتان شاد دەبمەوە. هیوادارم مولایەکتان باش و ساخ و سەلامەت بن. گفتوگویم شەومان پەیوەندی بە چارەنووسی وڵاتێکەوە هەیە، ئەویش تایبەتە بە قسەکردن لەسەر گیر و گرفتەکانی خوێندن و پرۆسەی خوێندن و پەروەردە بە شێوەیەکی گشتی لە سلێمانی، هەڵەبجە، لە ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین و کۆیەش. دیارە ئەمانەوێ بە شێوەیەکی بابەتیانە ئەم پرسە بە قسە بهێنین لە بەری وەکوتم مایەی نیگەرانی و دڵەڕاوکەی هەم خانەوادەکانە، هەم لە هەمان کاتدا مایەی دڵەڕاوکەی مامۆستا خۆشەویستەکانی ئەم وڵاتەیە. چونکە بەڕاستی مامۆستایان لەلایەکەوە خەمی بژێوی، لەلایەکەوە گیر و گرفتی خوێندکاران، لەلایەکەوە خەمی ئاستی خۆیان، هەموو ئەم شتانە بەیەکەوە ئاوێتە بوون کەوا تاتوانم بڵێم خەمە گەورەکە چەندە خەمی دایک و باوکانە، ئەوەندەش خەمی مامۆستا بەڕێزەکانی ئەم وڵاتەیە. بەداخەوە لە هەر تەنگژە و قەیرانێکدا ئەوەندەی کە من بەبیرم بێ و لە یادم بێ، مامۆستایان یەکێکن لەو فیئە ئیجتیماعیانەی کە هەمیشە گرفتە گەورەکە ئەکەوێتە سەرشانی ئەوان و ئەوانیش هەمیشە بە بەرپرسیارەتیەوە مامەڵەیان کردووە. بەڵام لە هەمان کاتیشدا نامەیەکم بۆ هاتبوو، هی مامۆستایەک بوو بەڕاستی زۆر بە بابەتیانە قسەی کردبوو. نامەی ئەو مامۆستا خۆشەویستە ئەوە بوو ئەڵێ بەداخەوە هەندێک کەس وا وێنایەکە کاتێک کە ئێمە بە دەنگی بڵند داوای مافەکانمانەکەین و ئەزانن ئێمە شەریحەیەکی خۆپەرستین. بەڵام نەخێر، خەمە گەورەکە چەندە خەمی ئێمەی مامۆستایانە ئەوەندە خەمی دانەبڕانی خوێندکاران و قوتابیانی خۆشەویستی ئەم وڵاتەیە. لەبەر ئەوەی کاتێک کە قوتابیەک لە پۆلەکانی پێشووترە، واتە خوێندنی ئەم وڵاتە بەڕاستی بەشێکی گەورەی بووە بەوەی کە ئامانجەکە تەنیا پۆلی 12ەیە، واتە هەموو شتێک بووە بە وەسیلە تەنیا پۆلی 12 بووە بە ئامانج. کاتێکیش کە خوێندکاران ڕوبەڕووی تەنگژەیە کە بنەوە کاتێکە لە خوێندندا ئەبڕێن، لەو سەرەوە ئەوانن باجەکەیان کە لە پۆلی 12دا ناتوان وەکو پێویست ئەدای بکەن. چونکە سیستمی خوێندن و پرۆگرامەکانی خوێندن بە شێوەیەکدا ڕێژراوە، هەموو قۆناغەکان پەیوەندیەکی ئۆرگانیکیان بەیەکەوە هەیە. بە تایبەتی ئەوەی کە ئێمەی تەقلیدی پێڵێن 4 و 5 و 6 و ئەوان ژمارەکەیان کردووە بە 9 بەڕاستی بە تایبەتی من هەر 4 و 5 کاڵم پرۆگرامەکانی 4 و 5 هەندێکیان بیسک بنەڕەت ئەساسن بۆ قۆناغەکانی تر، بە تایبەت لە وانە زانستیەکاندا. بۆ نمونە وانێکی وەکو کیمیا ئەگەر بەندی 1 بە باشی هەزم نەکەی بەڕاستی لە 6 بە تەواوی ناتوانی لە پۆلی 12 کیمیا بە تەواوی هەرز بکەی، بە تەواوی تێی بگەی. ئەگەر هێماکان لە قۆناغەکانی پێشووترە بە تەواوی تێی نەگەیشتبی، سبەینە لە پۆلی 6 ئابێ بە بۆمبێک. لەبەری ڕاستەوخۆ ئەم هێما کیمیاویانە ئەچێتە سەر هاوکێشەکان. بۆ ماتماتیکیش بە هەمان شێوەیە، بۆ فیزیاش بە هەمان شێوەیە، بۆ وانەکانی تریش بە هەمان شێوەیە. ئەمڕۆ لەگەڵ مامۆستایان و قوتابیان و سەرپەرشتارانی پەروەردەیی وەکێتی مامۆستایان قسە لەم پرساکەین، بەڵام ئینهاوسێکمان هەیە بە سەیری ئەوە بکەین و اینجا ئەگەڕێینەوە خزمەتتان. زیاتر لە 2 مانگا بەهۆی بایکۆتی مامۆستایانی میلا کۆوانەبێژان لە سنووری پەروەردەکانی سلێمانی، هەڵەبجە، ڕاپەڕین و گەرمیان پرۆسەی خوێندنی 2023-2024 ڕاگیراوە. ئەمەش خۆپشاندانی خوێندکارانی بەدواداهات، بە تایبەتی خوێندکارانی پۆلی 12ی ئامادەی. ئەوان داوای کەمکردنەوەی مەنهەج یاخۆد درێژکردنەوەی ماوەی خوێندن دەکەن. ئێمە هەموو شتێکمان بەسەرا کەوتووە، ئەنی هەر فریاکەین پەڕە هەڵبینەوە. ئەمە چ سوودێکی هەیە بۆ ئێمە؟ ئێمە ساڵانی تریش خوێندنمان تەواو ناکرد، مەنهەجمان تەواو ناکرد. ئێستا کە ئێمە لە 12 چ داهاتوویەکمان هەبێت؟ قوتابیان داوای کردنەوەی دەرگای قوتابخانەکان لە وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان دەکەن و نایانەوێت ساڵێکی خوێندنیان بفەوتێت. داوا لە وەزیری پەروەردەکەین دەرگای قوتابخانەکانمان بۆ بکەنەوە و مافی ئەم قوتابیان نەخورێت و داواکەین لە مدیرەکان وەرن دەرگای قوتابخانەکان بکەنەوە. ئێمە هەموو شەمەیەک چاوەڕێەوەین قوتابخانەکان بکرێتەوە، بەڵام هەموو یەکشەمەیەک چاوەڕێەوەین، بەڵام قوتابخانەکان بە هەر بایکۆتە و ناکرێتەوە. ئێمە وەکو قوتابی مافمان خوراوە و خەریکە خوێندنمان لەبیرەچێتەوە. لە هەرێمی کوردستان نزیکەی 1,800,000 قوتابی هەن.
بەهۆی بایکۆتی مامۆستایانەوە لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان و پەروەردەی کۆیە نزیکەی 700,000 قوتابی کە دەکاتە نزیکەی 40% قوتابیان دەوامیان نەکردووە. داوا لە حکومەت ئەکەین بە زووترین کات دەرگای قوتابخانەکان بکرێنەوە چونکە مافمانە فەوتێ. من حەزەکەم بڕۆمە پۆلی 5 حەزەکەم بڕۆمە پۆلی 5 مافمانە سووتێ. بۆ گەڕانەوە بۆ نێو هۆڵەکانی خوێندن مامۆستایان و وانەبێژان داوای دابشکردنی موچەکانیان لە 30 ڕۆژدا پلەبەرزکردنەوە دامەزراندن یاخۆد بە گرێبەستکردنی وانەبێژان و دیاریکردنی چارەنووسی موچە پاشەکەوتکراوەکانیان دەکەن. ئیتر پوختەی قسە خلاصەی کەلام ئەوە حاڵ و مەسەلەکەیە. هەموو لایەکتان بە خێراتن سەرچاوەکانم سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. ئەرێ هەم کۆمەڵناسی هەم ینی هەم بەڕێوەبەری هەم مامۆستای ئەم وەزع بەرە و چۆڕە چارەنووسی خوێندکارانەوانە چۆن چارەسەرەکرێت؟ بەڵێ زۆر سپاس ڕێزمێ بۆ ملایەکتان. سەرەتا من داوای لێ ورد ناکەم لەم خوێندکارە عزیزانم کە پشتم لێیانە بەڕاستی زۆر هین بۆ مەتە لەگەڵ خەرەوانینی سیستم و نیزامی بەرنامەکەیە ڕێز و حرمەتم بۆیان هەیە. بەڕاستی ئێمەمانان هەمومان کە لە ناو کەرسی پەروەردەن هەمووی لە خزمەتی ئەوان و خۆشمان مناڵەکانمان کەسوکارمان هەن لە ناو پەروەردەیە. بەداخەوە بارودۆخێکی زۆر نەخوازرا و ناخۆشە بۆ ساڵانێکی زۆریشە بە تایبەتی ئەم سنوورە بەردەوام ئەم حاڵەتە بەرز و نزمیانی بەخۆیەوە بینیوە کە 2000 زیانێکی گەورە بەر پرۆسی پەروەردە کەوتووە. ینی کاکەڕەنج هەمووتان نەزانن ینی ئەمە شتێکی تازە نییە. ئێستا بۆ نمونە من چەند بەڕێوەبەرێک و یەکێتی مامۆستایان و نوێنەری مامۆستایانی ناڕازی هەمووی لێرە تەشریفیان هێناوە بۆ ئەم بەرنامەیە چ وەڵامێکمان تەسەورەکی دەستگیرە بێت؟ ئایا ئەو مناڵی کە داوای چارەنووسی خۆیەکە ئەو مامۆستایی کە داوای مافەکانی خۆیەکە یعنی بەرەو چۆ ڕۆین؟ ئایا خوێندن ئەفەوتێ؟ ئایا قەرەبووە کرێتەوە؟ ئەگەر بفەوتێ خوا نەخواستا لێکەوتەکانی چییە بێ؟ ئەگەر بەردەوام بێت چۆن قەرەبوو بکرێنەوە؟ فۆکس وە سەرنجەکانمان بخینە سەر کام مادەینا و پرۆگرامەکان؟ حەزەکەم لەسەر هەموو ئەمانە ئێوە بێگومان قسەکە لەسەرەوەیە. ینی مناڵێکی تازە کاتێتە قوتابخانە ئەیش بە هەمان شێوە مافێکی زۆر تایبەت و گەورەی هەیە. چۆتە یەک و هیچی نەخوێنە چۆتە پۆلی یەک کە چاوەڕێەوە بۆ بەڕوویەکی خۆشەوە مەسەرەن حتا خۆشی ئامادە کردووە بۆی کە ئێستش لە چاوەڕوانیە. لەبەرەوە لە پۆلی یەک هەتا ئەگاتە پۆلی 12 هەموو ئەم کاریگەری ئەم بارودۆخە نەخوازراوە لەسەر هەمومان دەرەکەوێ بەڕاستی. بۆیە پۆلی 1 تا 12 وەکوتم هەمووی کاریگەری لەسەر، بەڵام زیاتر پۆلی 12کانە ئەوەی کە لە پۆلی یەکە تا وردە تەمەنی باقی بێت تا ئەگاتە 12 هەمووانە کۆکاتەوە تا لە 12 چارەنووسێک داهاتوویەک بۆ خۆی دیاری بکە بەڕاستی. بەڵام قسەکە لەسەرەوەیە ئەمەوە بڵێم ئەوەی کە ناڕازیە ئەوەی کە بایکۆتە کاوەشی بایکۆتی نەکردووەمانایەوە نی هەمومان ڕازی بین، هەمومان نیگەرانین بەم دۆخە. و ئێمە هەتا من کە بەڕێوەبەری پەروەردەیەکم بەڕاستی من هەمیشە خۆم بە خزمەتکار زانیەوە لە هەموو کە زیاتر قسەم لەسەرم بابەتانە کردووەوە هەتا تەحزیراتی زۆر پێشوەختەشمان داوە. بۆیە بارودۆخێک کە بەڕاستی دەبێت هەمومان شانی بینە بەر بەرپرسیارێکێکە. بەڵام من نەبێ ئەوە بڵێم کە هەم بە خوێندکارانی ئازیز هەم بە مامۆستایانی خۆشەویست بەمووی لایەک بڵێم دڵنیا بن ئەم دۆخە تێپەڕێ و دڵنیا بن با خوێندکارانی ئازیز. ئاخر باشە بەس سەیریکە مامۆستا من لە نیەت و بەرزی بیرکردنەوەی هەمووتان تێگەم. گرنگ تێئەپەڕێ، ژیانیش تێپەڕێ، هەموو شت تەواو بێ، بەڵام چۆن تێپەڕێ؟ ئەو خوێندکارانە وەڵام چییە بۆیان کە بۆ نمونە ئایا قەرەبووە کرێنەوە؟ من ویستمەوە بڵێم بێگومان ئەگەر لە چەند ڕۆژی ڕابردووە ژێتان لە جەنابی وەزیری پەروەردە بێ خۆی تەسریحی داوە لەسەرەوە، چونکە بەرپرسی یەکەم و بڕیاردەری یەکەمی ناو وەزارەتی پەروەردە جەنابی وەزیرە و ئەو دڵنیایی داوە کە بە خوێندکاران و بە قوتابیانی خۆشەویست کە قەرەبووی هەموو ئەو ماوانە ئەکرێتەوە کە خوێندکاران تیان نیان خوێندووە و ئاساییە گەر بتوانین بڵێن قەرەبووە کرێتەوە، چونکە ئێمە کاتمان لەبەردەستەی ڕەنگە هەندێک لە پشوەکان هەندێک بە شارباژەڕەکان چیەڵی پیانەڵی بەڵێ قەرەبوویەکەینەوە؟ بێگومان قەرەبووە کرێتەوە، چونکە وەکوتم هەمومان چۆن مەسەڵەن لە پشوەکە دەرسەڵانی چی کاک ڕەنجە چه ئالیەتێک پێی گەیشتون؟
بۆی خوێندکارانی عزیز و بینەرانی بەڕێزیش لەم شتا بزانیاریان هەبێ. ئێمە ئێستا بە پێی سیستەمی پەروەردەمە خاوەنی یاسایەکی، ئەم یاسایە لە مادەی 25 ئاماژە بە ڕۆژەکانی ساڵی خوێندنەکە کە ئاماژە بەوە کە کەلانی کەمە بێ 170 ڕۆژ بێ. وەجگەلەوە لە بڕگەیەکی تریا بابەتێکی گرنگتری تیاویژەوەیە کە وەزارەتی پەروەردە بەرپرسە و ئەتوانێت بڕیاردەری ئەوە بێت کە لە بار و دۆخەنە ئاساییەکان بڕیاری یاوە قەرەبوو بێگومانە بێ قەرەبوو دەقەیەمەوە خزمەتت باشە. ئەم قەرەبووە مامۆستا دیار چ میکانیزمێکێ بۆ قەرەبووکردنەوەی؟ ئایا لە پشوەکانە دەرسەوترێتەوە؟ ئایا لە ناو پرۆگرامەکانە بۆ ئەوی کە خوێندکار بە تایبەت ئەو دەرسانەی کە پەیوەندی و ڕایەڵێکی پتە واتە پەیوەندیکی ئۆرگانیکی هەیە بە قۆناغەکەی دوای خۆیەوە، هەرچەندە نمرەکانی 4 و 5 حسابە بێ بۆ 6 وانە خۆویستە ینی بە پێی باشە بۆ ئەو خوێندکاری کە ئێوە بەشدا ئەمان بکا بە پارسەنگێک بۆ بەرزکردنەوەی وانەکانی خۆی. باشە ئەمە چ میکانیزمێک چه ئالێتێک لە ئارادایە چیتان پێشنیار کردووە چۆن قەرەبووە کرێتەوە؟ ئایا هاوین لەو گەرمایە ئیمکانیت هەیە؟ ئایا هەموو وەسائلەکان لە مەکتەبەکانە هەیە بۆ فێنکردنەوە؟ ئایا چۆنە؟ زۆر سپاس تەوان بە خێراتنی هەموو لایەکەم سپاس بۆ بەرنامەی جەنابەت. سەرسەرم ئێمە ئەمە کێشەی یەکەم جارمان نیە و یەکەم ساڵیشمان نیە، یعنی وەکو لەوانەیە جەنابەت ئەمانەی کە لێرە نەم خوێندکارانە لەو کاتایە لەدایک نەبووم من یەک ئینتان بیرەخەمەوە لە کاتی ڕەوەکە هەر بەگشتی هەرێمی کوردستانە و کاتە یەک وەرزنەی خوێن یەک وەرزی کامیل نێخەدوو ئیمتحانیشە و دکتۆریش بوو جامعاتی عێراقی ئەوسا بوو هەموو جامعاتی عێراقیش وەری گرتن، ینی وەکو ئەمەیە ئەوە بڵێم ئەمە یەکەم جار نییە ئەمە لە کوردستانە ڕۆیە. بێگومان قەرەبووکردنەوەی خوێندن یاخود پەروەردە و فێرکردن بە هیچ جۆرێ نادرێتەوە، وەکو پەروەردە وەکو فێرکردن ئەگەر تەنها یەک مانگیش بڕوە 10 ڕۆژیش بڕوە. ئێمە بەتایبەتی لەم بارودۆخەی کە هەمان بۆ بەدرێژایی ئەم چەند ساڵە بەهۆی بایکۆتی مامۆستایان و بەهۆی ئەو کێشانەی کە بوون هەندێک جار بەهۆی کۆرۆناشەوە ئێمە نەمانەتوانی ئەو قەرەبووە بکەین، ینی بە هیچ جۆرێ ئەو قەرەبووانەمان ینی نەمانەتوانی قەرەبووی پەروەردە و خوێندن بکەینەوە. بەڵام شتی تر هەیە، میکانیزمی تر هەیە. ئێمە ئەتوانین و من وەکو وتم بە هیچ جۆرێ پەروەردە و فێرکردن قەرەبوو ناکرێتەوە، بەڵام ئەتوانین بازە مادێک وەکو هەموو ساڵانی تر کە کردومانە کەمی بکەینەوە و ئەتوانین کات درێژ بکەینەوە و بزەبە دەتوانین کات بخەینە سەری ڕاستە ئەو وەسایلانەی کە جەناب باسی کرد لەوەتی هەیە لە کوردستانە ئەمانە کێشەن چ بەزانم بەس بۆ لەوەتی هەیە لە کوردستانە ئەمانە کێشەن، بەڵام کەم ڕێکەوتووە کە پێویستکە لە گەرماکەیا بڕۆیتەوە بۆ قەرەبووکردنەوە. ڕاستە بەس ئێمە توانین هەنگێکیش لە منهەجەکان بازاهینێکیش ئەجا هەموو هەرێمی کوردستان بوو ئێستا بەشێکی هەرێمی کوردستانە. وڵی زۆر ئەنجاوانە کەمەکەیتەوە بۆ نمونە ئەگەر لە وزاریە ئەو وانانەی کە تۆ کەم و کردوێتەوە دەرەجەی لەسەر هاتەوە مەسیری خوێندکاری فەوتان. کاگەڕنج ئەمە شتێکە دەبێ حەل کرێ. من وەکو بە جەنابتم وت جامعاتی عێراقی هەمویان یاخود هەموو خوێندنگاکانی عێراق منهەجی کامیلیان خوێندبوو لە ساڵی ڕەوەکەیە، ئەوەی نەی خوێندبوو تەنها هەرێمی کوردستان بوو. باشە بەڵام هەرێمی کوردستان حەزەکەم بۆی جەنابتی ڕوونکەمەوە کە ئەو بەشە خوێندێتی و بەڵام هەرێمی کوردستان لەو بەشەیە تاقیکردنەوەی کرد کەوا خوێندە بووی و لەوەشەوە دکتۆریش دروست بوو مهندسیش دروست بوو و ئەوانەی لەو کاتانەیە بوون بە مامۆستا و دکتۆر و مهندس، ینی من نابینم کێشەی گەورەیان هەبوو. ئێستا چۆن بزانرێ بۆ نمونە خۆتەزانی پرسیاری وزاری بە مەرکەزی دادەنرێت، ڕەنگە جەنابی مامۆستاهینی نۆش 12 بە تایبەتی باشە، بەڵام ئەمەی کە کەمەکرێتەوە ئایا ئەو مامۆستایانی کە پرسیار دانن ئەو سەرپەرشتیارانە هەرچەنە مامۆستا دایدەنە باشە، ئایا مراعاتی ئەوە ئەکرێکە لە شارێک لە شارەکان لە نیوەی کوردستان فڵان مادە نەخوێنراوە پرسیاری تیان نەهێنرێتەوە؟ ئەم وردەکاریانە بۆ خوێندکار گرنگە. بێگومە ئەبێت ئەو ئینانە بەاعتیبار وەرگیرێ. من ینی کەس لێرە هەیە وەڵامی ئەم پرسیارەی لابێ بۆ خوێندکاران؟ یەکێتی مامۆستایان وەڵامی لە وڵا سپاس
من خۆشحاڵم ئەوڕۆکە لەگەڵ سەرسەرم ئەم تۆ مامۆستا بەڕێزانە و ئەو خوێندکارە خۆشەویستانە دانیشتوین باسێک لەسەر ئەو بارودۆخە هەموارەی دەکەین کە هەمومان هەستی پێ دەکەین بەڕاستی. یەمەوە خزمەتە مامۆستا دیارە خۆی لە ڕاستیدا ئەگەر باس لە تاقیکردنەوەی وەزاری بکرێ مرکزیە وەزاری بەنسبەت پۆلی 12 ئامادەی ئەمە پرسیار هەمووی بە یەک پاکێژ دێت ینی لە مرکزەوە بە یەک پاکێژ دێت. باشە پرسیار کە دادەنرێ مامۆستای خۆشەویست ئەو نیوەیی کە منهەجیان نەخوێنووە لەبەر چاو ئەگیرێ لە محتەوای پرسیارەکان یا ئەو بەشەی کوردستان کە هەمویان خوێنووە. خۆی ئەوە پرسیارێکی زۆر گرنگە بەڵام ئەو پرسیارە لێرەدا ڕەنگە ئێمە بتوانین پێشنیار بکەین بەڵام ئەو پرسیار گرنگە بڵێت ئەو پێشنیارە دەبێت ئاراستە ینی ئەو بڕیارە لای وەزارەتی پەروەردەیە چکە وەزارەتی پەروەردە سیستەمی وەزارەتی هەیە کە لە 2009 تەزدیقرا و بەرکارە و یاسایەکی وەزارەتی من حەزمە کرد جەنابی وەزیر لێرە بەڵام بەڕاستی پێشت وتراوە جەنابی وەزیر بەرنامەیە کە ملیۆنان کەس سەیریەکە کە ئەگەر دەرگا بکەمەوە نیوەی پەروەردە دێ بۆ بەرنامەکە بۆ زانیاری جەنابەت و لە کەناڵێکی جیهانیەوە نازانم یعنی کەی قسە بۆ خەڵکەکەی لێرەوە وەڵامی ئەم وردەکاریانە بدرێتەوە بەڕێزت فەرمووتە قەرەبوو دەکرێتەوە بەڵام خۆ جەنابەت دەرز ناڵیتەوە ئەی خۆ ئەبێ مامۆستایان وردەکاریەکە هەرهەمووی بزانن کە چۆن قەرەبوو دەکرێتەوە چۆن دەخوێنن لانی کەم یەکێتی مامۆستایانیش ئەوەتان یەکێتی مامۆستایان تا ئەم دەقیقەی من ئەم پرسیارە جەوەریان ناکەم یەکێتی مامۆستایان وەڵامی پێ نییە ئەی کێ ئەگەشتێنرێت بەڵێ مامۆستای خۆشەویست وەڵا خۆی وەڵام چییە خۆی ئێمە وەڵام بەنسبەت ئێمە مانان مرکزی قرار نین زۆفۆنیە کە وەڵامە پێ بەڵام تعلیماتێکت تا ئێستا بۆ نەهاتووە کە ئەوە بۆ نمونە هەر یەکەی نوێنەری عایلەیەکن هەر یەکەی نوێنەری مەکتەبێکن یعنی چەند کەس لێرێ ئەوەندە مەکتەب هاتووە بڕاتەوە بە وەڵامێکەوە بۆ لای دایکی بۆ لای باوکی بۆ لای مەسیری خۆی ڕاست وەڵاممان پێە کە پێویستە هەبێت ئەو وەڵامە بەڕاستی ینی کە پێویستە چون کاتی هاتووە لەبەرەوە بەڕاستی ئێستا پرسیاری هەرە گرنگ کاگڕانس ئەوەیە کەی ئەو داوامە دەست پێ دەکاتەوە بە شێوەیەکی منتەزەمی پرسیارە ئەساسیەکە ئەوەیە ینی ئێمە ئەوەی کە بەلای ئێمەوە گرفتێکی گەورەیە ئێستا هەمومان پێکەوە دەڵێن 700,000 قوتابی خوێندکار لە داوامە دابڕاون لە قۆناغی لە باخسەی منداڵانەوە تا دەگاتە 12 ئامادەی و تا پەیمانگەکانی سەر بە وەزارەتی پەروەردەش ینی ما پرسیاری هەرە گرنگ ئەوەیە ئێستا کەی ئەو دامە بە مەزبوطی دەست پێ دەکات ئێوە نوێنەری مامۆستایانن وەڵامەکە لاتان چییە وەڵامی ئێمەمانان وازەحا بەڕاستی ینی وەڵامەکەمان ئەوەیە کە ئێمە پێویستە وەزارەتی پەروەردە بەڕاستی بەڕاشکاوانە چارەسەرەکان بخاتە ڕوو ینی بۆ نمونە قسەکە تەنها لەسەر ئەوەندە نەبێت قەرەبوو دەکرێتەوە آخر شێوازی قەرەبووکردنەوەی چێ هەنگاوەکان چن ئایا هەنگاوی یەکەم ئەوەی داوام دەست پێ بکاتەوە چونکە ئێستا ڕاستە لە ناو شاری سلێمانی ڕەنگە هەندێک ئامادەیی قۆناغی 12 ئامادەی داوام بکەن پۆلی 12 و هەر هیچی نەخوێندووە زۆرە لە دەرەوەی شارەکان هەیە لە ناو شارەکان هەیە لە هەندێک شوێن هەیە لە ئیدارە سەربەخۆکانی لە ئیدارە سەربەخۆکانی بە هەمان شێوە هەیە هەر هیچی نەخوێنەوە بەڵێ داوامی نەکردووە قسەکە لێرە لەسەر ئەوەیە چی بکرێت بۆ ئەوی داوام دەست پێکاتەوە خۆ ئەمە قسەی ئەساسیە بە بڕای خۆم ینی ئێمە زۆر دواکەوتین لەو بابەتە ینی هەندێک چارەسەری ئەساسی هەبوو کە ئەو چارەسەرانە وای دەکرد ئەو دۆخە نەگاتە ئێستا گوێتان لێ گیراوە یەکێتی مامۆستایان کێشەی هەرە ئەساسی گوێ ناگیرێت یعنی ئەمە مشکلێکی ئەساسیە ئێمە کاگڕەنز لە هاوینە کە ئێستا دەوامە بۆ یەکێتی مامۆستایان کە نوێنەرایەتی چەند مامۆستا ئەندامتانە خۆی یەکێتی مامۆستای نوێنەرایەتی هەموو مامۆستایان دەکە بەدەر لەوەی چی ئەندامە و چی ئەندامی ئەمە خۆ حالیان ئیشەکەوە نوێنەرایەتی ئەندامەتی هەموو حیزبەکانیشی تێدا قەینا تەعبیرێ بەکاربێنم تووڕە نابێت بۆچی ئەوەندە بێ سەنگن کە هیچ حسابێکتان بۆ نەکرێ و بێی بڵێ کەس گوێمان لێ ناگرێ لەگەڵ ڕێزم بۆ شخصیەتی خۆتان مەبەستم کەسایەتی معنەوی ئەم دەستگایە ئەم ئەنزیمەیە ئەم گروپی فشارەیە پرسیارێکی نامعقولە نە پرسیارێکی زۆر معقولە بەس ئەمەش پرسیارەکەی لە تۆ دەکەمەوە ئێستا 700,000 نزیکەی 6 تا 700,000 مامۆستا داوام ناکات یعنی وازی لە داوام هێناوە زائیدەن مامۆستایانی وانە بێژ و باسی قوتابیانی خوێندکاریشمان کرد ئەی ضروری نییە حکوومەت و وەزارەتی پەروەردە وەڵامی وان بداتەوە
جا من تۆ نوێنەری مامۆستایان من لە تۆ ئەپرسەم ئەوان ڕووی دەمی دەمیانەکەنە جەناب ئێمە گوتومانە ئەم بابەتە چۆنی چارەسەرە بێ یعنی گوتومانە و لە هاوینە بەر لەوەی کە داوامەکە دەست پێ بکات گوتمان تکایە مەهێڵن بگاتە دۆخێک کە 2000 چارەسەرەکانی ئاستەم بێت مەهێڵن بگات ئەو دۆخ بەس گەیشت و ئێستا شەڵەن قەرەبوویەکەینەوە جەنابی شت ئەفەرمووی نازانین چۆن قەرەبووەکرێتەوە فعلا ئێستا وا دیارە چۆن قەرەبوو دەکرێتەوە چونکە داوام وت فەرمووت پێشنیارت هەیە مامۆستای خۆشەویستم باشە داوای لە بردنەکەم قەتعەت دەکەم بە گەورەی خۆت بمان بەخشە بینەرانی بەڕێز چۆن قەرەبوو دەکرێتەوە ئەمە پرسیارە جەوهەریەکەیە کە بەڕێز جێگری سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان جەنابی مامۆستا عەبدولواحید فەرمووی لە فەرمایشتەکانیان ئێستا ئاگەڕێمەوە. بەڵێ بەڕزان جارێکتر سڵاوتان لەبێ پرسیاری ئەوە خرا ڕوو پێشنیار چییە بۆ ئەوەی کە مادەم جەنابی وەزیر ئەفەرمێت تەسریحەکەی جەنابی وەزیر دڵخۆشکەرە بەلاتەوە کاڵێ قەرەبووەکرێتەوە نییە؟ خۆی هەموو قسەیەکی باش لەم دۆخە ناهەموارەدا باشە ینی جۆرەك لە دڵنەوەی جۆرەك لە فەڕەحنایی دەدا بەڵام هێلە گشتەکانی دیار بیت باشە هێڵە گشتەکان مهمە ینی تۆ داوام دەستی پێ نەکردوێتەوە و قوتابیانی خوێندکاران لە دەروی ناوەندەکانی خوێندنن و دوازدەکانیش هەروە بەشی زۆریان لە دەرەوەن ئیتر ئێستا قسەکردن لەسەر قەرەبووکردنەوەی بەڕاستی پێم وایە نیازی ئێوە چیە تانەوێت دەست پێ بکەنەوە؟ خۆی ینی هەمومان نیازمان وایە دەست پێ بکات و من پێم وانە هیچ مامۆستایەکیش ئێستا هەبووی ڕازیبی لەم دۆخە و هیچ مامۆستایەکیش هەبیتن ئەو دۆخەی هەیە کە یعنی پێی وابی دۆخەکی باشە ینی کەس باشە ئێستاەوە خۆتان بخەنە جێگەی جەنابی وەزیر یعنی لەلایەکەوە خۆتەزانی بەڕاستی بکەری ئەم وەزعە شتێکە لە خاریجی ئیرادەی وەزارەتی پەروەردە شتێکە لە خاریجی تا ڕادێکی زۆر ئیرادەی هەرێمیش هەلومەرجێک هاتۆتە ئارا لەلایەکەوە وەزیر ئێوێ دڵی مامۆستایان ڕازی بکە لەلایەکەوە ئەبێ خوێندکاران قەرەبوو بکرێنەوە لەلایەکەوە وەخت کەم ماوە وەخت زۆر ڕۆیشتووە ئێوەی جەنابەت هەم جێگیری سەرۆکێکێتی مامۆستایانی هەم سەرپەرشتیارێکی پەروەردەیی ناسراویش بووی کاتی خۆی ئێستا تەلەفۆنت بۆ بکە پێڵی چی بکەن پێشنیارەکان چییە؟ من پێم وابی زۆر هەنگاو هەبوو هەڵبهێنرا بە ڕەنگبی ئەو دۆخە زووتر چارەسەر تازە گەیشتینە بەڵێ ئاخر قسە لەسەر ئەوەیە تۆ دەبێ عیبرەت لە ڕابردوو وەرگری ئەوە لیسانجەر قسەیەکی دەڕێ ئەگەر ویستت داهاتووی خۆت ڕنگڕێژ بکەی پێویست ئاوەڕ لە دواوە بدەیتەوە ئەو دۆخە نەهەموارەی ئێستا هەیە ڕەنگە جارێکی تووشی ببینەوە ڕەنگەوە درێژە بچێشێ بۆیە قسەکە لەسەر ئەوەیە ئێمە کۆمەڵک ڕێگا هەبوو مەتەلەن دەماتوانی لە بیدایەتی ساڵی خوێندنەوە کە داوامان کرد دایلۆگێکی نەرم لەگەڵ هەموو مامۆستایان بکرێ بانگ بکرێن و لە هەمان کاتیشدا هەموو چونی تێژەکانیش بخرێنە ژێر بەرپرسیارەتیەوە ینی بەڕاستی داکوبا بەرپرسیار بی و قوتابیانی خوێندکاران و خەڵکی تر هەموو لایەنەکان چونکە پەروەردە وەکو دەستگایەکی خزمەتگوزار نییە بە چوار فەرمانبەر یان بەڕێوە بچێت پەروەردە ئەساسیاتی خۆی هەیە ئەگەر ئەساسیاتەکانی خۆی جێبەجێ نەبیت نابیتە پرۆسەی پەروەردە ئێستا جەنابی وەزیر دەسەڵاتی یەکەمی پەروەردە ئەڵێ دەست پێ ئەکرێتەوە و قەرەبوو ئەکرێتەوە وایە وانە ئەم خوێندکارانەش هاتوون بۆ ئێرە ئەوەتانێ بە جانتاکانیان لەبری ئەوەی بچن بۆ مەکتەب بینەرانی بەڕێز ئەمە کە ئیبینن جانتاکانی شانی ئەم تەلەبانەیەکە دوو مانگ و شتێکە هەندێکیان هەر نەیان کردێتەوە ئێستا من بەرنامە بۆ ئەوە ناکەم قەیران قوڵ بکەمەوە بەڕاستی ئێستا کەسێک کە گوێ لە ئێوە ئەگرێ یعنی ئەوەندەی تر وەزعەکە ئاڵۆزە بێ لەلایەکەوە خوێندکاران ئەرێکاکە ئێوە پێتان نەوتراوە قەرەبووەکرێنەوە خۆتان گوێتان لێ نەبووە ئێستا ئەمان هاتوون بزانن چۆن قەرەبووەکرێنەوە ئێمە چوینەتەوە سەردەمی خاڵی خۆی قسەکە یەکشتە ئەفو بۆرەوە مامۆستا عەبدولواحید با من ئەم ڕووکنەیە بۆ خوێندکارانی عەزیز بدەم لە ڕاستیە تۆ تا نەزانی کەی دەست بە خوێندن ئەکرێتەوە بەڕاستی ناتوانانی بەرنامەمان ئەم هەفتەیە دەست پێ ئەکرێتەوە چۆن قەرەبووەکرێتەوە چۆن قەرەبووەکرێتەوە بە هیچ جۆرێ دەست پێ ناکرێتەوە تا ئەو کێشانە چارەسەر نەکرێت ئەو کێشانە چوار خاڵە بۆ مامۆستایان وتراوە چێ پرۆسی پەروەردە دەست پێکاتەوە لە نەتیجەوە ئەمەتان بە جەنابی وەزیر وتووە کاکەت لە هاوینەوە پێش ئەوەی ئەمە بێ وتمان با ئەم ساڵ وەکو ساڵانی پێشوو ئەم کێشانە دروست دەبێتەوە ساڵێکی بە بەڕێک و پێشی بەری باشە پرسیارە ئەگەر تا ئێستا هیچ باشە ئەگەر حەزەکەم یەک شتیش ئیزافە بکەم کاکەڕەنج
کێشەکە لەوانێ ئێمە چەند ساڵی تر ئەم کێشانەمان بووە حتا لەبەر خاتی خوێندکاران بەردەوام بووە قەرەبووکردنەوەش کاک ڕەنج قەرەبووکردنەوە قەرەبووە کرێتەوە بەچێ بە خودی مامۆسایان و جۆگرتن لە خوێندکاران ئەبێ بزانین مەطالبی خوێندکارانیش چیە لەمانەیە ئەوانیش ینی کێشەی خۆیان هەیە لەو بابەتەیە بەس بە مەرجێک ئێستا ئەو مەطالبی خوێندکاران چیە گوێت لێ نەبوو لە بۆکس پۆپەکە کاکە من بچمەوە مەکتەب کاکە من بخوێنم کاکە من نەبم بە قوربانی ئەڵێ کۆمەڵە گرفت دێتە بەردەم تکایە جوابم بنەوە من هەچکە مەکەنەوە دەرەجە بەرزە بێتەوە ئایا پرسیاری وزاریدا ئەنێن ئێمە لە بەرچاوەگرن کە نەمان خوێندووە ئەو محافەزانەی کە خوێندویانە پرسیاری من ئەمە ڕاستە کاگرنجوە ئەمە ئەتوانێت حل بکرێ بە مەرجێک کێشە سەرێکەکە حل بکرێ کێشە سەرێکەکەیەوە ئەو مەطالیبانە جێبەجێ بکرێ بەیانی مامۆسایان لە دەوام و پێکەوە لەگەڵ خوێندکارانە وەکو ساڵانی تریش ئەمە ئەبەن بەڕێوە و لە نەتیجەیە ئەتوانین باشە هەندێک خوێندکاریش ئەڵێ ئەگەر مەطالیبەکانیش جێبەجێ نەکرێ ئێوە هەر مامۆستان ڕاستە بە کۆمەڵە برینەوە مامۆستان بە کۆمەڵە نەقسەوە مامۆستان بە کۆمەڵە کەپتکردنی داخوازی مناڵەکانتانەوە مامۆستان بەڵام ئێمە ساڵی عمرمانە ڕوا ئەوانی جوا دەڵێن وە بێجگەلەوە هەندێک مامۆستاشەی ڕەنگە هاوڕێی خۆشتی تیابێ لەگەڵ بە هەموو برینەکانیەوە چووە دەرسی وتۆتەوە دلیلی ئەوەیە هەندێک مەکتەب ئێستش دەرسە خوێندن وەنیە بە تایبەت پۆلی دوانزەکان کاگڕژ من حەزەکەم یەکم لە حەزە بڵێم لەسەر پۆلی دوانزە کە ساڵ فەوتا بە 11 و 12 و 1 و 2 و 3 ئەفەوتێ کە وتمان ساڵی خوێندن فەوتا دوانزەکان جیا ناکرێنەوە و ئەم ساڵ بە فەوتا نەخێر من وام نەوتۆ ئێستاش هەموو کاتێکی من نمونەیەکەم بۆ یانایتەوە کە وەرزێکی کامیل فەوتاوە و دوای ئەوە خوێندن دەست پێکراوەتەوە لە هەموو جامعاتی عێراقیش خوێندکار وەرگیراوە ئەمانە بەڕێی من حەلەکرێ ئەبێ کێشە باشە کەواتە ئەگەر ئەم قسانە وەکو سەرپەرشتارێکی پەروەردەیی ئەگەر ئێمە هەر خەریکی ئەم جەدەلە بین ئەگەر قەرەبوش بکرێتەوە ڕەنگە خوێندن بچێتە چلەی هاوین کاگرنج سپاس بۆ خەمخۆریت کە ئەمە بەشێکە لە خەمخۆری پەروەردە خەمی هەمووانە بەڕاستی سپاس بۆ ئامادەبوونی هەمووان بەڕاستیەوە باس لە قەرەبووە کەن ئێمە 2 مانگی زێڕینمان ڕۆشتووە بیرتان نەچێ مانگی 2 مانگی 11 ئەو قۆناغەیەکەوە هەم مامۆستاتین و توانایەکی باشی تایە هەم خوێنکار ئامادە باشی تایە بۆ وەرگرتن ئێمە 2 مانگی زێڕینمان ڕۆشتووە بەڵام ناشکرێت ساڵێک 2 مانگی زیوی ناقەرەبووە کرێتەوە ئەم 2 مانگە زێڕینە ئەم 2 مانگە زێڕینەوە کووتم ئەتوانرێت قەرەبوو بکرێتەوە بەچی بەوەی کەوا ساڵێکیان نەفەوتێت چکاتی فەوتانی ساڵێک باوەرت بێ زۆر لەوەی لە شەڕی غەزە و لە شەڕی 8 ساڵی عێراقیێران خەسارەی زیاترە 700,000 تەلەبە لەسەر جادا بەسیری ساڵێکی بفەوتێ کەم نییە بەڕاستی یعنی کە ژیان پەروەردە ژیانە کە پەروەردەنەبوو یعنی ژیان وەستاوە ئێستا وەکو سەرپەرشتارێکی پەروەردەیی بە ئەزمون بڵێ فەرمایشتت چییە چۆن قەرەبوو بکرێنەوە قەرەبووکردنەکە 2 شێوەیە اینجا دوایە تۆ چۆنی تێگەی ڕاستی من تێی ناگەم لەلایەکەوە جەنابی وەزیرە فەرموویە قەرەبووە کرێتەوە دەستەکرێتەوە بەدەوام لەلایەکی شەو ئێمە هاتوینە تا ناو مناقەشەیەکی ترەوە کە خەمی گەورەی مامۆستا خۆشەویستەکانی ئەم وڵاتەیە کاگرنجۆکۆ برادرانە فەرمیان سەرەتایمە بێ قسەمان لەسەر کردنەوەی بێ دوای کردنەوەی خوێندنگە و شکاندنی بایکۆت کە بەڕاستی مامۆستایانی ئێمە هەمومان پاڵپشتی مامۆستایانین و حەقی خۆیانە ئەو وەختە ئەتوانێت هەندێک میکانیزم هەیە بگیرێتە بەر جەنابی وەزیر فەرمایشتەکەت ئینەکەم مامۆستا حسێن جەنابی وەزیر بە فەرمی و تۆتی قەرەبووە کرێتەوە بێگومان قسەی وەزیر کە لێدوانی ڕۆژنامەنووسی بێ هەر شتێک بێ بێگومانە بێتە بڕیارەوە ئێوەی بەڕێوەبەرانیشی وتووە بێگومان لەگەڵ هەمومان ئێمە بەردەوام قسەمان لەسەرم بەخۆشتی وتووە قەرەبووە کرێتەوە بێگومان هەمومان ئەبێ ئەم نیگەرانیانە تێپەڕێ خۆی وتوێتی نیگەران مەبن قەرەبووە کرێتەوە بێگومان کە تۆ کەسێک کە بەزیری پەروەردە بێ و ڕای بگەێنێ و قسە بکە و لەگەڵ ئێمە هەموو بەڕێوەبەرە پەروەردەکانە بەردەوام لەسەر خەتی بەڵام قسەکە لەسەرەوەیە کاکڕەنج ئێمە بارودۆخێکی نائاساییمان هەیە پێوت کە وەکو بێگومان ئێمە یەکەم قسە ئێمە تەبان وەکوتومە من ئەمیشە لە چەند شوێنێکی ترم قسەم کردووە هیچ ئەوانەی مامۆستاش کە ناچێتەوە ناوەندەکانی خوێندن بە هەمومانەوە کەسمان لەگەڵ بایکۆتانین هیچ کەسێک نییە بڵێ بایکۆت باشە ئەوە توانێت شتەکان بگۆڕێ بەڵام بارودۆخێک هاتۆتە پێشەوە مامۆستا و فەرمانبەر و خەڵکی ئەم وڵاتە داواکاریەکی هەیە لە حکوومەت
ڕاستەکەی بابەنەوەشتان پێ بڵێم مەسەن من بەڕێوەبەرێکی پەروەردەم بابەتی موچە و ئەم شتانە لە لای ئێمە نیە هەتا لە وەزارەتیش بۆ نمونە کە تۆ گرفتێکی ناو پەروەردەت هەیە لە مامۆستایەک قوتابخانەیەک گەێنێتە پەروەردەکەی لە پەروەردەوە چێتە بەڕێوەبەری گشتی دوازارە چێتە وەزارەتیش هەندێک سەلاحیەت هێنیەتی بەڵام قسەکە لەسەرەوەی بە هەمومان تڕی بکەینەوە بۆی کە مامۆستا داواکاری هەیە بۆ فەرمانبەر داواکاری هەیە بووی جێبەجێ بە نەتیجەکێ بە قوربانی بێگومان نابێت کەس بە قوربانی ئەگەر ئەم ئەوە بڕانی ئێمە هەمومان قوربانی مامۆستا و خوێندکار کامیان قوربانی ترن مامۆستا کە خۆی ناچێتەوە ناوەندەکانی خوێندن من دڵنیا چەکەمەوە من ڕۆژانە سەدان مامۆستا ئەبینم و قسەی لەگەڵ مناڵەکەی فەقیرە بە قوربانی کەواتە مامۆستاکەش قوربانی خۆشی مناڵەکەی لە ماڵەوەیە لەبەرەوە هەمومان مەڵگا هیچ ئەبێ بە قوربانی بێگومان کەسی دەرناچێت کاکڕەنج ئەم بارودۆخە کەسمان نییە بڵێ وڵا ئەمە پاڵەوانە و ئەمە پاڵەوان نییە ئەمە بابەتێکە پەیوەندیدارە بە هەمومانەوە مامۆستایەکە ناچێت براوەیەک لە ئارانیە ئەگەر بفەوتێ هەمووان ڕاوین بەڵام قسەکە لەسەرەوەی ئێمە بێ هەرچەند من پێم وابوو دەبوو زۆر زووتر قسە بکەین ئەم دەرگایە دانەخرێت دەرگای گفتوگۆ دانەخرێت قسە بکرێ بۆی بتوانرێ ئەم بابەتانە من ئێستا خەمیەوەمە دووبارە نەبێتەوە ینی من خەمیەوەمە ئیش لەسەرەوە بکەین ئەم بابەتە دووبارە نەبێتەوە بۆ هاتی نەقسەکانی جەنابی مامۆستاوە دوای ئەوەگەر ملاحەزەک ینی ئەمن پێم سەیرە ینی ئەوەی کە لای ئێمە جێگەی پرسیارە لە وڵاتان یەک ڕۆژ داوام ڕابوەستیت بەتایبەتی پرۆسەی پەروەردە هەموو ناوەندەکانی بڕیار دێنە سەرخەت بۆی بزانن هۆکاری ڕەوەستانی داوامەکە چێ کاکە وەستانی پرۆسەی پەروەردە ینی وەستانی ژیان ینی وەستانی داهاتوو ینی وەستانی توزانم هەرچی پێشکەوتنە یانی وەستانێکی لێ دروستە بیکە ئەو وەستانە لێ دروست بوو قەرەبوو ناکرێت چکە خۆ زەمەن دەڕوا خۆ زەمەن ناگەڕێتەوە یانێت تو کە لە دەست چوو یان لە دەست چوو بۆیە ینی ئێمە دەبایە لە بیدایەتی ساڵەوە ینی حکومەت بەخۆی وەزارەتی پەروەردە هەموو ناوەندەکانی بڕیاریش ئەوەی بە سیاسی و غیرە سیاسیەوە لێ نەگەڕابانێ بەڕاستی پرۆسەی پەروەردە یان وەستانی دامەوەندە درێژە بچێشێت ئەمە مشکلێکی گەورەیە کاکە ئەمە مشکلەی تەنها پۆلی 12 ئامادەی نیە تکام وایە بچوکی مەکەنەوە لە باشە پرسیارێ ئێوەی مامۆستایان لە سەردەمی سەری بەرز بۆ موچەنەوی ناکەین وانەتان وتۆتەوە وەنا بەڵێ ئەم گاپا ئەم تەحویل بوونی هەڵوێستە پەیوەندی بە چیەوە وەک چۆن شرۆڤەیەکی وەکو یەکێتی مامۆستایان خۆی دەزانین چێ من حەزەکەم چونکە ئێمە ئەو جیلە ینی معاشەی ئەو جیلەشمان کردیە ئەو جیلەی کە سەری بەرزی بۆ موچەنەوی نەکرد بەڵێ ئێمە شانازیشی پێوە دەکەین لە ڕاستیدا بەڵام چی ئێمەی هاندا بۆ ئەوی کەوە دەرگای ناوەندەکانی خوێندن دانەخەین پەنجەری ماڵەکان بفرۆشین دەرگای ماڵەکان بفرۆشین بەڵام دەرگای مەکتەبەکانمان دانەخست هاندانەکە ئەوە بوو خەڵک جیاوازی نەبوو لەسەرەوە تا خوارێ لە حکومەتەوە تا دەگەیێتە خوارێ قسەی حکومەتی ڕاست بوو سەدام هەموو داوایرەکانی کێشا بووە هیچ ملک و ئەملاکێک لەم وڵاتەی نەبوو ئیمکانێتێکی مادی نەبوو بۆیە ئەمە لەبەر چاو گیرا بەڕاستی سەری بەرزمان بۆ موچەنەوی نەکرد درێژەمان بە پرۆسەی پەروەردەدا و سەرکەوتوش بووین و داواکردنی موچە معنای ئەوە نییە ئێستا مامۆستایانی خۆشەویست سەری بەرزانەوی کرد بە پێچەوانەوە کاگڕاز ئێستا جیاوازەکان زۆرن یعنی ئەو جیاوازێنە وای کردووە مامۆستایش نیگەران بێکە ئومێد دەکەم بەڕاستی ئەم نیگەرانیانە زوو بڕەوێندرێت چونکە مەتالیبەکانی مامۆستایان بەڵام هەست ناکەین هەرزەکەی سەدام تقریبا بە متی خۆی مەڵاز داوە دیسان بەغاش ئەزمەی جۆرا و جۆر دروستەکە بۆ هەرێم بۆ ئەوەی کە ژیان ڕاوەستە هەموو شتێک متەوەقعە و کەس ناڵێت بەڕاستی ئەمە لەسەر فەرشەشی ئێستا کێشەی بودجە نەبێت ئەم کێشە لە کوردستان ڕوونا ویستە چی فەرمووی وتم کۆمەڵێک میکانیزم هەیە توانێ بگیرێتە بەر هەچەند قەرەبوو ناکرێتەوە وتم قەرەبوو بەڵام بۆ ئەوەی کەوا ساڵەکە نەفەوتێ قۆناغی 9-12مان هەیە ما ئەتوانین کاتەکەیان بۆ درێژکەینەوە ئیمتیحانات بکەوێت هەیەکی حەوت خوێندکار بە هەر شێوەیەک بێ دەتوانێت هەم لای مامۆستاگەی سوودمەند بێ و هەم لە زۆربەی زۆریان لە دەریشەوە چەند درێژ بکرێتەوە کاتەکە ساڵانی کە لە مانگی 6 ئیمتیحانات مانگێک درێژ بکرێتەوە بۆ یەکی حەوت دەتوانن قۆناغەکانی باشە لە دەستچوونی 2 مانگونی و بە وتنەوەی وانەکانی مانگی قەرەبووە کرێتەوە وتم ئەم قۆناغە بەڕاستی پۆلی مانگی دە و مانگی 11 بە هیچ شتێک کاتی زێڕی نییە بە هیچ شێوەیە قەرەبوو ناکرێت شەمانی دەوام بکرێتەوە ئەم قسەشم گوێ لێ بووە ڕەنگە ئەوەش پرسیارێکی گرنگ بی تۆ مەثەلەن لە 2 شارە لە هەولێر و دۆکە تەڵەبەی سەف 6 داوامی کردووە ینی مەبەستم ممکنە ئەوەش
يعني ئەوەش گرفتی هەبیت يعني بەڕاستی بەڵێ لە هەولێر و لەوە دەوام کراوە بەڵام دەوامەکەی ئەوێش ئەو دەوامە نەبووە بەڕاستی ئێمە ئەگەر بین و قسە بکەین لەسەر دەوام لەوێ خوێندکار بەڕاستە مەکتەبەکان دەرگا کراوەتەوە بەڵام ئەو خوێندنە باوەڕ ناکەم بەو شێوەیە بێت لێرەش بەشێکی دوانزەکان دەرسیان خوێندووە قسەیەکی دوایی مامۆستا ڕزگار خۆی ئەم بابەتانە وەکوتم لە دۆخی نائاساییە وەزارەت ئەنجومەنێکی هەیە و دوایی بڕیارەدا دەبێت دواخاڵی بەرژەوەندی خوێندکاران لە بەرچاو بژین ڕەنگە ئەوە لە بەرچاو بگرێ کە نیوەی کورد نەیخوێنەوە بێگومان لە بەرچاوە ژیری ئەمانە یعنی دڵنیا بە لەوەی ئاوا بە نازانم تعبیرێکی ڕێکوپێک بدۆزمەوە ئاوا بە هەڕەمەکی بڕیار نایرێ ئاوا بە دراسە نەکراوی و دوای بە دراسە بکرێ بێگومان بەس ئەمان کێشەیەکی تریشانێ مامەساڵەتی فەرموو من ویستمەوە بڵێم من دەمەوێت خوێندکاران و قوتابیان و خوێندکارانی عزیزەوە دڵنیا بمەوە کە دڵنیا بن مامۆستا هێندە دڵسۆزی هەیە و هێندە پەرۆشی هەیە بۆ خوێندن و بۆ خوێندکار و بۆ مناڵەکانی خۆی دڵنیام داواکاری ئەو و هۆکاری نەچوونەوەی بۆ خوێندنگاکان نەهێڵدرێ دڵنیام لەوەی کە هەرگیز ناهێڵن خوێندکاران و قوتابیانی عزیز مافیان فۆتیەوە بیستوە لەبارەی شەمەوە لە وەزارەتی پەروەردەشەوە کاکە ڕەزبا من ئەم قسەیە بکەم بۆی جەنابەت وەڵامێکی تەبیعی وەربگرین تاوان وەکوتم مامۆستایان داواکاریان هەیە کە داواکاری جێبەجێ بێت بێگومان بڕیارەدا من بڕیارم نەداوە بایکۆت کرێت تا من بڵێم وەڵا بەیانی مەکتەبقان ناکرێتەوە لەبەرەوە لەگەڵ ئەوەشا کە مامۆستای خۆ قسەیەکت کرد پێی لە جەرگی خۆی ناوە وازی لە هەموو شتێکی خۆی هێناوە هێشتا ئاچێتەوە بۆ قوتابخانە و ناهێڵە قوتابیەکانی و خوێندکارەکانی بێوانە خۆت مامۆستای واد نییە هەمە بێگومان هەمەوە لە شوێنەکانی ئێمە لێرە دانیشتوین باسی ئەوە ئاکەنکەوە بایکۆت پشکێت بەڕاستی مامۆسالەتی خۆی لە سنووری شار باژێرە وەرە مامۆسایەک لێرە ببێ موچە چۆن ئەگەێنی تا زەحمەتە گوێزە ڕەش لەبەرەوە داواکاری مامۆسا لێرە 200,000 بابە حەقی ڕێگاکەی بەس بۆ حەقی ڕێگاکەی من حەزەکەم دیسانەوە بابەتەکە بکەینەوە بەوە قەرەبووکردنەوە و قەرەبەنوکردنەوە هەمووی دوایە واکرێ ئەو مامۆستا بڵێ بێگومان کاکەڕەنج حەزەکەم دوو ملاحەزە بڵێم لەسەرەوە جەنابەت باسی کۆنێک کردیەوە و باسی حکوومەتی عێراق کردیایە ئێمە یەک موچەمان نەفەوتاوە ئێمە ئەم سێ موچەی ئاخیر نییە کە فەوتاوە هەمومان ئێمە 33 موچەمان پێشە مەفەوتاوە و بە هۆکاری جیاواز یعنی وای لێ هاتووە هەر شکستێکی حکوومەت لە بوارێکە دەست وەکو مامۆساوتی دەست بۆ هیچێکی تر نابە یەکسەر دەست بۆ گیرفانی فەرمانبەران و موچەخۆرانە بە ئەمەی ئێستاش ئەمە لایەک کێشەی دووەممانەوەیە کاکە ڕەنج یەک بەرپرسم پێ بڵێ لە وەزیری پەروەردەتەوە تا وەزیری دارایی تا ئەوانی کەش نەبەخا گرنتیم باتێ مانگی 12 ئەدرێ گرنتیم باتێ مانگی 1 و 2 ئەدرێ ئاسۆ دیار نییە کە ئاسۆ دیار نەبێ ئێمە تووشی ئەم کێشەیە هەرە بینەوە یەکێک لە نەرەوی مامۆستانی ناڕازی ئەو کاتە ئێوەش گەرنتیان کە یەکێکم لە مامۆستانی ناڕازی بەس من یەک شتی ملاحەسا ئەبێ ئەوە بزانین مامۆستایە کاکە ڕەنج ئەبێت هەر ئێوە ناوتان کەوتۆتە ناوەن لە کاتێکە هەموو مامۆستا ناڕازی هەموو فەرمانبەران ناڕازیە لە مامۆستا دیار ڕاستە ئێمەش خۆ نەبێ ئێمە موچەوەر بگرین پێم وابی ئەو تەصنیفاتێکی خراپە وەڵای خۆی دانیە بەس هەیە وەنا مامۆستا عەبدولواحید تەنها ئەمە مامۆستا عەبدولواحید تۆش مامۆستای ناڕازیت من لە دۆخەکە ناڕازی ناڕازی لە ژیانی مامۆستا ناڕازی لە پرۆسەی پەروەردە ناڕازی لە پێگەیتی شابوون بەردەوام قسە لەسەرمانە کردووە ئێمە مۆقیعەکەمان بەکارهێناوە بۆی بڵێن کاکە مامۆستا دیار ئێمە جگە لە موچەبا ئێوە خوێندکاران دەوڵمێت مەکەن مەبەستمەوە نییە یعنی مەبەستم ئەوەیە ئەگەر ئیشەڵات جێبەجێ کرا کاکە ئێستا سەیریکە ئەگەر فەرمایشتی کۆتاییت کەوتە گەرنتیەکمان بەنە هی مانگی 12 نەخێر بس هەموو مانگەکان ئەگەر جێبەجێ بکرێ ئەگەر جێبەجێ بکرێ قەرەبوو ئاسانە ئێمە کاکڕنج خۆ ئەمە بەس مامۆستایان بۆ مامۆستایان بۆ کاکەوەسا خۆت یعنی مەبەستمە شەو ڕۆژەخەنە سەریەک بۆیان کە کاکە جاری تر کردومانە خۆ ئەمە یەکەم جارمان نییە باشە لەبارەی شەمەوە لە ئەنجومەن چی و بیستووە شەمە ڕاستە کرابوو بە پشوو ئەڵەن هێشتا هیچ بڕیار هێشتا هەموو بەدیلەکان هەموو پێشنیارەکان کۆکرێتەوە چی و چی هەیە پێشنیار بێگومان ئێمە لە ناو پرۆسی پەروەردەیە بە تایبەتی ساڵنامەی خوێندنە ئێمە دوو وەرزمانەیە هەردوو وەرزەکەیکی هەفتەیە ئێمە تا ئێستا قساکەین نۆزدەی مانگە لە هەفتەیە 11 بەڵام ئێمە لەگەڵەوە شابۆن منە ئێستا هەفتەکان بووە بتە 5 ڕۆژ و لەگەڵیشیان لە ئێستا بە دواوە تا ئاگاتە ساڵی نوێ کۆمەڵێک پشومان هەیە
ڕەنگە ئیسفادە بکرێت لە بەشێک لەم پشوانە نەهێڵڕێ و هەندێک لە شتەکانی تر دەستکاری بکرێەوە حتا ئەگەر پێویست کا بۆ مەسەرەن دەستکاریکردنی هەندێک لە مەناهیج یا بەسەرەن پرسیاردانان ینی کاکڕان ئێستا شتەکان زۆر ئاسانترە جەنابی ئەمە مامۆستا بەڕێزانە تەمەنیان لە ئێمە زیاترە و تەمەندرێژ بن پێشووتر دانانی پرسیار و هەندێک شت زۆر کێشە بوو قرس بوو بەس ئێستا هەر خوێندکارێکی ئازیز نەم خوێندکارانە لە وەزارەت لە کۆنتترۆل ئەزانن لە چ شوێنەکە تاقیکردنەوەکە ناوی چییە لەکوێ دانیژێ بچی خوێندووە هەموو ئەمانە ئەکرێ بۆیە ئەوەی کە من بەگرفتی ئەزانمەوەی کە دەبێ حکوومەت وەزارەتی پەروەردەشنا دەبێ حکوومەتی هەرێم گوێ لەم مامۆستا لە کۆی مامۆستا کۆی فەرمانبەر ئەوەی کە لە دهۆکە قسە ناکاو مەسەڵەن بایکۆتی نەکرۆمانایەوە نیە ڕازیە بۆ دۆخەکە ئەوەی لە هەولێرە بە هەمان شێوە من بڕێوەریشی پەروەردەم ئەچم بۆ دەوا مانایەوە نیە ڕازی نوێنەری مامۆستایانی وانە بێش هەرەوەنە وچێتی من هەمومان نیگەرانی هەمان ناڕەزایی هەیە بام جملێت تاوکەم ئەم بارودۆخە ژیان و گوزەرانی هەمومانی پێوە پێ دووە قەرەبووکردنەکە ئەگەر وەزعەکە بێگومان من دڵنیاچەکەم سەرێکی مامناوەن ئەکەوێتە گەرماکەوە من ئەوەی کە بزانم ناکەوێتە گەرم من حەزەکەم تەکمیلی قسەکانی مامۆستاەتی بەس بەخوا ئێوە شتە زان و وردە کاکە جان ئێستا ئێمە ساڵانە قوتابیانی خوێندکارانی پۆلی 12 ئامادەی عادەتەن لە یەکی سێوە ئیتر داوامەکەی بەتاڵەکەن وانی مامۆستاەتی عادە خۆشیان دەزاننەوە بەشیشان لەبەر ئەوە بەڕاستی ئێمە خۆ دەتوانین ئەم ساڵ دۆخەکە ئاسایی بووتە جەخت بکەین و بڵێن کاکە قوتابیانی خوێندکاری ئێوە ناڕۆنە مراجعەکردن تا یەکی چار تا دەی چار يعني ئەوە قەرەبووکەت کردەوە ینی ئاسان مامۆستا منیش هەر ئەوم یەکی حەوت بۆ ئەوەی کەوات مەجالیان هەبێت سعیب مامۆستا ئەچنیان لە پۆلا نامێنن مامۆستا ڕزگار ئەم ساڵ خولیەکە کەوێتەکەی و خولی دووە کەوێتەکەی نە تۆ واز لەوە بینە کاکڕەن واز لە مۆزعی بینە چونکە ئەمە ینی ئێمە دەبێ بین بە چارەسەرێکی مامناوەند طرح بکەین بەڕاستی یعنی ما ناتوانین مثلا بڵێن قوتابیان و خوێندکارانی هەولێر ئێوەش تا ئەو دەما دەوام بکەن کە داوامیان کردووە بەڵام بۆ ئەوەی قەرەبووی ئەو دۆخە بکەین و ئێمە دەتوانین سوود لە مانجی سێ وەرگین قوتابیان و خوێندکاران یەکی سێ پێنجی سەیەک لەگەڵ یادی ڕاپەڕینە داوامی ناوەندەکانی خوێندن بەتاڵەکەن ئەوە معلومە و مۆزوع ئەم ساڵە شەر بووە بەڵام ئەم ساڵ دەتوانین بڵێن کاکە قوتابیان خوێندکاران ئێوە حەوتەتان ڕۆیشتوانی مامۆستا ده هەفتەتان ڕۆیشتووە پشوشمان زۆر وەرگرتووە پشوشمان زۆر وەرگرتووە بۆی ئێوە دەبێت تا دەی چار دەوام بکەن یعنی پێم وابی ئەمە قەرەبۆکی باش دەبێت بۆ قوتابیان و خوێندکاران چکەمە لە ساڵێکی ئیستثنایی لە ساڵ خۆیان نەگرین وڵا خۆ باش وەکو ئامایکەکە ئەیە جۆ لەم قسانە بوو ئەوە باشە زۆر سپاسانەکەم بۆم بەرنامە جوانە بۆ ڕێخسیم هەلە گوێ لە دەنگی خەڵکردنی جاوا دەرێنەرەکەم من شتێ لە گوێمە پێمەڵەن ئەوەنە و ماوە ئەوەنە و نەماوە قەی ناکە دوای ناوبڕەکە باشە ئێستا ئەگەڕێنەوە بەڵێ بەڕزان جارێک کرد سڵاتان لەبێ وتت هەنێ قسا بیستیت ساردیانەکاتەوە وەکو چی کەوای لیا تۆ سۆسیال میدیاش وە خەڵکێکەیە کە ڕەنگە هیچ زانیاریەک یا هیچ سەرداوێکی نەبێت لەسەر بەشێکی زۆر لەم بابەتانە شت بڵاوە کاتەوە ئەوە بەڕاستی ئەمە خەبەری ناڕاست چی و بیستووە مەسەلەن بۆ نمونە ساڵە فەوتێ و خوێندکاری دوانزەکان بە تایبەتی خوێندکار ئازیزانەوە لێ بکەن بەڕاستی ترسیان لێ ئێستەوە بۆ ساڵ ناڕاوکیە بێگومان نافەوتێ کاکەڕان ئێمە من ئەمیشە ئەمەم قسەم کردووە مامۆستا هێندە دڵسۆزیە با بە مامۆستا دڵسۆزیە بەخشێتەوە بە خەڵک هێندە دڵسۆزی هەیە دڵنیاتانەکەم ئێمە جگەلەوەی ئەمە زۆر زۆر گرنگە ئەم قسە گەژبینانەی جەنابەت ساڵ نافەوتێ وەکو بەڕێوەبەری وەکو بەڕێبەرێکی پەروەردەمی شامە باشە بە ئەم دیێڕم تاوکەم ئێمە جگەلەوە گرفتێکی تریشمانی من بە گرفتی نازانم قەیرانە چکە وەڵام نەدانەوە و جێبەجێنەکردنی دوای مامۆستا قەیرانێکی گەورەیە و کارەساتە نەکەری مامۆستایی هەمومان لەبەرەوە ئێمە جگەلەوەی کە مامۆستا و موچەخۆر و فەرمانبەر ئێمە لە بەرامبەریش مامۆستایەکمانەیە کە پێیانە وترێ مامۆستای وانە بێش کەم پێم خۆش نییە و پاشگریا بۆ بەکاربێنم ئەم مامۆستا بەڕێزانە ساڵانێکی زۆر خزمەتیان هەیە بەرامبەر بە موچەیەکی کەم وەزارەتی پەروەردەژ هەتا هەموو شتەکانی تەواو کردووە من دەتوانم شایەتە بۆ وەزارەت و جەنابی وەزیریش بدەم کە بابەت کێشەی ئەوان لە وەزارەتیش تێپەڕیوە چۆتە حکوومەتی هەرێمی باشە یانی دەکرێت ئەمانیش بەس ئەمە تەواوکەم گرفت و داواکاری و کێشەی مامۆستا و فەرمانبەری
چارەسەر بکرێ من دڵنیاتانەکەم خوێندکارانی ئازیز قوتابیانی خۆشەویست وەکو خۆیان ئەستنەوە ئێستا هەموو هەوڵەکانمان هەموو قسەکان بەو ئاراسیە کە چارەسەر کردەوە مەسەڵەن هەر هاتینەوە سەر قسەکانی سەرەتای یەکەم کەواتە دڵنیانیت ساڵ ئەفەوتەیان ناتۆ نانا دڵنیام کە نافەوتێ باشە دڵنیام کە ئەوە ساڵ بەڕێوەبەری پەروەردەی شارباژەر ئەڵێ ساڵ نافەوتێ جێگری یەکەتی مامۆستایان ئەڵێ چی ساڵ ئەفەوتێ خۆی ئەزانی چۆن ئێمەش لە سوۆشیال میدیا زۆر جار ئەو قسانە دەبیستین سوۆشیال میدیا تاسیر لە تو ناکات تاسیر لە منیش ناکە بەڵام تاسیر لە کەش و هەوای قسەیەوە تاسیری تێ بۆ نمونە ئەڵێن یۆنسکۆ ساڵ حساب ناکات من لێرە ڕای دەگەینم یۆنسکۆ پەیوەندی بە ساڵی خوێندنەوە نییە ساڵ ئەفەوتێ ئەم ساڵ وەکو یەکەتی مامۆستایان بەڕاستی هەموو کۆشێک دەکەین کە ساڵەکە نەفەوتێ یعنی دڵنیانیت لەبەر ئەوە بەڕاستی نەخێر کە دڵنیابوون لە چیوە سەرچاوە دەگرێت لەوە سەرچاوە دەگرێت هەنگاوی جددی هەڵبهێنرێت یعنی کۆکنیت لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەی شارباژێر کە بە دڵنیایی ئەڵێ ئەم ساڵ نافەوتێ ئاخر ساڵ دەزانیت چۆنە کاکە ڕەنج خۆ ساڵ فەوتان چییە مەثەلەن تۆ لە ئاخری ساڵە بە پەلە پروزێ بە ئیمتحانی ڕابگەی ئەمە ناکاتە ساڵ حەلە زیاتر هەیە ئەمە کاکە تۆ ئێستا پێ نەوتم ئێمە بە پەلەپەل دەرسمان پێڵەن ئەڵەن با فریاکەوین هەر تێ ناگەین تۆ کامتان بوونواتانوت تخوایەک دقە بیارە ئەوەی بە منەوت بۆ خەڵکی بجارە وەڵای ئێمە خۆی مامۆستاکانمان هەنێکیان هەمویان نا هەنێکیان ئیتر ئێمە بە پێوەی ئەدەبیم هەنێکیان ڕۆژوە دە لاپەڕەدایاتە سیانزە لاپەڕەدایەتی ئەڵێ فریان ناکەوم ئەڵێ مەنەچ کەم ناکرێتەوە کات درێژ ناکرێتەوە وەزیر ڕاستی شەکات وەزیری پەروەردە تەنها بە قسێک درێهی نەکرێتەوە قەرەبۆکرێتەوە نابێت قەرەبۆکرێتەوە بابێت پیشانیدا چۆن مامۆستاکانمان بە پەلە شەرحیەکەن ئێمە کە بە پەلە شەرحی کرد بۆمان تێنەگەشتین آخر کاغرنج ئێمە کە بە پەلە وردەکارێکی چۆنە نازانم کە بە پەلە شەرحی کرد مامۆستا تاکو وەزیری پەروەردە بڕیارێکەدا بە پەلە مامۆستا شەرحی کرد ئەمە چ وانەیە کە خوێنم ئێمە ناتوان وانەکە بڵم لەبەر مامۆستاکە لەبەری هەندێک مامۆستاکانوان وانە هەیە دە لاپەڕەمانەیەتێت ئاو هەڵی کڕوزێنێت دوایی چۆن بۆمان هەڵە کڕوزێت ڕۆژانە ئادەی ئەوەی کە وانەکانی هەڵە کڕوزێ وەڵا هەمووی دەستی بەرز کردێتەوە ئێوەش هەڵکڕوزانی تیا ئەوە تخوایەک دەقەوە لە تۆش خراپتر هەیە تۆ بە پەلەی خوێنی ئەمە تایەتی یەک دەرسیەر نەخوێن ئەوان بە پەلەی خوێنن تۆ بە خاویش نەوخوێنەوە وەڵایەک دەرزم نەخوێندوە تا ئێستا من ساڵی پار 12 زانستی هەر هیچ هیچ دەرزم نەخوێن لەکوێی بۆ لە سلێمانی من ساڵی پار وایە مامۆستا دیاری من ساڵی پار کە دەوام فول بوو هەموو دەرسەکانمان تەواو کردوا بوو لە هەفتەکە هونەرێک و دوو وەرزشمانە بوو ئەو هونەر و دوو وەرزشش وەرە گیرا بۆی منەس تەواوکەین اینجا بەو ڕادێ تەواومان کرد ئێستا ئەم ساڵی 65 ڕۆژم ڕۆیشتووە یەک دەرسم نەخوێن تۆ خۆ هێشتبەوە بۆ نمرە بەڵێ وەڵا تۆ دوو جار زەرەرە کردووە ئینشاڵڵا عومرە درێژ بە کەی تر قسەی هەیە ئەم کچە جوانەمان سەرەتا سوپاس بۆ ئەم دەرفەدا بژی ڕۆحەکەم یاخوا بەخێربێ ویستم لەسەر قسەکانی مامۆستا عەبدوڵواحید هەندێک قسە بکەم کاتێک کە دەڵێت لە دەی سێ ناوەندەکانی خوێندن چۆڵ بکرێت و بنێردرێنەوە ماڵەوانە سەئی بکەن دەنێردرێنەوە ماڵی ساڵانە پێشووتر ساڵانی پێشتر کە نێردرێنێتەوە ئیز نەکەیە کە بۆ ئیمتحانەکە سەئی بکەین باشە هەولێر و دوهۆک ئەو کاتە بنێردرێتەوە ماڵەوانێ باشە با سەئی بکەن بەڵام ئێمە کەی دەست پێ بکەین بەڕاستی کەی دەست پێ بکەین لەبەرەوەی مانگێک کە تقریبان ئێمە داوامان کراوەتەوانە تازەکی هەفتەی پێشوو مامۆستای دوو دەرسی زۆر سەرەکیمان بۆ هاتووە لە کاتێکە هەندێوانەی ترمان خوێندووە هەر نەتان بووە هەر نەمان بووە تازەکی بایکۆتیان شکاند و ئەیش مامۆستای خۆمان نا ئەگەر بایکۆتیش نەبووە دوو دەرس مامۆستاتان نەبوو دوو دەرسی زۆر سەرەکی کە بیرکاری و کیمیایە جات خوا بێ خوێندکاری پۆلی 12 ئەگەر بایکۆتیش هەبێ و نەبێ دوو دەرسی بنەڕەتی لە ناو پارێزگایەکی وەکو سلێمانیا هەر نەبێت آخر ئەو ئەبێت مامۆستا ئێوە لە ئیشراف بوونەوە ئەکفر نییە کاگڕازەوەی ئیشەکان لە دەست ئیشراف وەرگرتووە مامۆستایان ئاگادارن ئێستازانم بەس ئەمە ناوەنەی چی دوو مامۆستای دووانەی بنەڕەتی نەبێ کاکە مەعاش فولیەت باشە هیچ کێشەیەک لە وڵاتیان نییە بەس ئەمە کێشەیەکی گەورەی چەند سەد خوێندکارە
ئێمە خۆمان لە خوێندنگاکەی خۆمانە دەپۆلی 12 زانستین تەبعاً ئەم دەپۆلە بەیەک مامۆستا کۆنتڕۆڵ ناکەمانەوەیە بەهۆی ئەم مشکلانەوە کە دروست دەکرێت خۆی پەروەردە پڕە لە کێشە ئەم کێشانە هەر باز ناکەین یەک دنیا کێشەمان هەتاوەکو مامۆستامان نەبوو لەم کۆتاییەوە کە زانیان هیچ شارێک نادۆزنەوە یعنی مامۆستاتان بۆ هاتوو بوو بە بایکۆت نەخێر ئێمە هاتووە کە دەستمان کردەوە بە خوێندن مامۆستای بیرکاری و کیمیامان نەبوو و لەم کۆتاییەوە کە زانیان ئیتر هەندێک پۆلی تر هەیەە واتە من باسم کرد ئێمە دەپۆلی 12 زانستین لێ خوێندنگەیە طبعا ئەم دەپۆلە لەو دوو دەرسە سەرەکیە بە یەک مامۆستا کۆنتڕۆڵ ناکرێت بە چەند مامۆستایەکی بۆ دابنرێ پۆلەکەی تەنیشتم ئێستا وانەی بەشی دووی بیرکاری ئەخوێنن من هێشتا بەش یەکم تاو نەکردو وانەی یەکەمم لەبەرەوەی دەرسی لە یەک قوتابخانە لێ قوتابخانەیە لێ ڕۆژە دوو بیرکاری ئەخوێنی جەنابەت کۆمەڵناسێکی وردی و هەندێک جار بیرمەشرۆڤەی دەروونناسی شتە کرد یعنی تۆ واز لەوە بێنە هەولێر خوێنێتی و سلێمانی نەیخوێنەوە و دۆک خوێنێتی و هەڵەبجە نەیخوێنەوە لە یەک مەکتەبە دیوارێ لە بینیانە یەکێکیان تازە دەست پێکە یەکێکیانوە نیوەی منهەجی تەواو کردووە وەنیا بەداخەوەیان ئێمە گرفتێکە بە تایبەتی لە ڕۆی ئیدارەکەەوە ئێمە لەبەرەوەی کەوتین بەسەر کۆمەڵە گرفتی گەورەترە بەسێک لەم کێشانەی ترمان بیرچەوە لە ڕاستیەکەی من نازانم ئەو دادێ لە سپەرۆدە و ناشمێ باسی بکە بەڕاستی بەڵامەوە کێشەی ڕخستنەوەی میلاکاتە کاتێکە پێش دەستپێکی داوا کێشەی هەرچی بێ ئەو باجەکەی بێگومان ئەمەی کە ئەکرێ بەڕاستی وەکوتم کێشەی گەورن و گرفتی گەورن و بەڕاستی هەر ئەوەیە کام دڵە ڕاوکیانەی دروست کردووە و پێویستەکە لە ئێستا بە دواوە هەوڵی جددی بدرێت چکە بەڕاستی تر قسە زۆر کرا لەسەر بابەتانە فەرموو خوشکە قسەت ماوە و بەڕاستی دەمەوێت کاتێک کە باسی پێشنیارت کرد لە هەر هەموو ئەم بەڕێزانە پرسی لەگەڵ ڕێزمە بۆیان نەیانتوانی وەڵامت بنەوانێ تۆ هیچ پێیە پێشنیار بەڵێ لە نێوان سلێمانی و هەولێر دووهاکە جیاوازێکی زۆر هەیە بەڕاستی پێشنیاری من ئەوەیە ئەوان لە کاتێکە ئیمتیحانی ویزاری بکەن و ئێمە لە کاتێکی ترە لەبەروی تەنها چارە ئەوەیە و پێش هەموو شتێ ئەو داواکاریانی مامۆستا هەیەە جێبەجێ بکەن بۆی مامۆستاکانی خۆمان بێنەوانێ ئێستا ئێمە کە مامۆستای بیرکاریمان بۆ هاتو بەڕاستی مامۆستاکە لە چاکەی خۆی هاتوتە دەرسمان پێ لەبەروی خانەنشین کراوە مانگی سێ بە تەواوەتی ئەتوانێت بچێتەوە ماڵانە دەرسمان پێ نەڵێتەوانێ بەڕاستی لە چاکەی خۆی هاتووە دەرس باشە ئەو پێشنیارە زانستیە معقولە چۆن ینی لە دوو ئیمتیحانی ویزاری هەبێ کوردستان دابەشی دوو بکرێ شتیوانە بێ هیچ کاتێک شتیوانە بووە ئەڵێ ئەمە ئەو شتێکی گەنجە ئەڵێ ئەمە بە چارەسەر زانم ئەو پرسیارەکان موحەدە کاگرنج پرسیارەکان هی هەموو هەرێم بە یەکەوەیە یعنی ئەو پێشنیارە گەنجاو نییە هەتا ئەو کاتەش کەوا ئێمە دوو حکومەتی جیاواز بووین یعنی حکومەتی هەولێر و سلێمانی هەبوو پرسیارەکان هەر موحەد بوو جیاواز پەیوەندی بە وەزارەتی خوێندنی باڵاوە هەیە جایترەوە خوێندی باڵا پەیوەندی هەیە بەس خۆ ئێوە هەمووتان کاگرار سنتەرە و نازانم وەڵامێکی ئەو دادێ بەمەوە کاگرار قسەی کچێکی گەنجە من وەڵامێک بدەمەوە کە وەبزارم من وەڵامەکانم ڕوون بوو بۆی دڵنیا بێ ئەوەی کە پێویستکە ئەوەی کە پێویست بێ بۆ ئەوەی کە خوێندکار لەوە زیاتر زیانمەند نەبێت دڵنیاتانەکەم وەزارەتی پەروەردە و ئێمەمانانە بێ بیکەین بەڵام پێم وتن بۆیە ناتوانین هەنێ وردەکاری باس بکرێ لەبەرەوەی تۆ نازانی کەی مامۆستا داواکاری جێبەجێ کرێ یا قەنەعەت بەوە کا بەشێک لە داواکارەکانی جێبەجێ کرێ و بە تەواوەتی ئەمە نەکرێ لە قوتابخانەیەکە پۆلێ داوا بکا پۆلێ نەیەوەش با پێشنیاری ئەم شتانی کە ئەم بەڕێزانە باسیەکەن وا ڕووی داوەرە ئەمانە پڕێ قورعان نین یاخود هیچ شتێکی پیرۆز نین تۆ ئەتەوێ خوێندن لە وڵاتەکە تا بەریتە پێشەوە کێشە دەیە ئەو کێشە چۆن چارەسەر کرا بە مەسلحەتی خوێندکاران بە مەسلحەتی مامۆستایان ئەبێت تۆ ئەوە بکەی ئێمە لە کۆرۆنایە کاکە لە هەموو دنیا حەزەکەمەوە باسی شتێکیشتان کرد لە هەموو دنیاە هەموو شتێ وەستا هەموو چالاکێکی ئابووریش وەستا دوو شت نیانێش بۆسە یەک تەندروستی لە کاتی کۆرۆنایە دوو خوێندن بە تەلەفۆن کاکە خوێندنمان وەرەگرت وە کێشەش نەبوو خەڵکیش مەرحەلەی بڕی ئەمەی ئەم تەلەبەیە باسیەکە زۆر بۆچی پێشنیارە ئەبێ قسەی لەسەر بکرێت ئەوە ڕەوایە کاتێکە هەولێر دووهۆک یەک ڕۆژی خوێندنیان نەفەوتاوە ئێمە ئەو هەمومان فۆتاوە و ئێستش بە پەلەپەل ئەی خوێنین لێ کاتە ئیمتیحان بکەین و هەمان کاتی ئیزنمان هەبێت لە کاتێکە ئەوان بە ئیستراحەت و زۆر بە جوانی دەرسەکانیان خوێندووە بەڕاستیێت ئەبێ ڕەوانیە بارودۆخی ئێوە بەپێ ئەو دۆخی کە ئێستا ئەمەتیان و دەست پێکەینەوە بەپێ ئەو دۆخی ئێوە بڕیاری لەسەر بەڵام بەو شێوەی کە ئەمان باسی ئەکەن کە لە دەی سێ ئەتوانێت ئیزن بدرێنەوانێ بۆ ماڵەوانێ ئەوەش هەر پێشنیارێک بوو بۆ چارەسەکردنی ئەو دۆخە یعنی وتومانە ساڵانە
مثلا قوتابیان خوێندکاران بەتایبەتی پۆلی 12 ئامادەیی لە 5 سێوە ینی ئیزن دەدران بۆ ئەوەی بخوێنن لە ماڵەوە مراجعە بکەن ڕاوە بەدەست بەڵام ئێستا تەلەبەوە داماوین بەس نییە بەقەدەر چین نەبوو ژمارەی دانیشتوانە ینی وەکو پێشنیار بۆ بابەتەوە چۆن تۆ پێشنیارەکەی ئەڵێ مثلا امتحانەکانمان باجیا بکرێتەوە 600 ملیۆن بووینە چیمان کردا ئێمەش پێشنیارەکەین ئەڵێن بەس مانجی سێ داوام بکرێت یعنی بەسمان ئەوەیە کاگڕاج بەڕاستی حەزەکەم کۆتا قسە بکەم و کۆتایی پێبێنم بەڕاستی تاکە ڕێگا بۆ چارەسەرکردنی ئەم وەزای ئێستا دوو هەنگاوە یەکەم ئەو داواکارانی مامۆستایان هەیەە جێبەجێ بکرێ و دووەم خوێندن دەست بکرێتەوە کاتمان بۆ درێژ بکرێتەوە هیچ شارێکتری نییە ئەو کچەی تەنیشتە قسە هەیە کێ لە کچەکان قسەی هەیە ئەو بەخوا یاخوا بەخێر سپاس بۆ ئەم دەرفەتە جوانە و بە خێراتنی میوانەکانەکەم تا ئێستا ئەمان پێکەوە کۆک نین لەسەر قسەیەکە جوابێکمان بنەوە کە ئایا منهج کەمەکرێتەوە یاخود کات درێژە حەزەکەی کەم بکرێتەوە خودی خۆم حەزەکەم کەم بکرێتەوە چونکە کەس حەز ناکە لە چلەی هاوینە بچێ ئیمتیحانی وزاری باکە ئەو کاتە زەختێکی دەرونیمان کەم بکرێتەوە هەندێک بۆ نمونە ئەگەر بۆ هەموو قۆناغەکان کەم بکرێتەوە ساڵی ئایندە لە پۆلی 12 تێناگالەوەی کە ئەو کەسەی ئەساسیاتی نەخوێنەوە تێناگات کاگرنج هەلێک بۆ ئەوە کاگرنجیان هەلێک بۆ ئەوە هەیە ئێمە ساڵانی پێشوو ئەو تەجروبەیەمان هەبووە ئەتوانین ئەو دەرسانی کەوا با بڵێن وێنە و وەرزشوانە توانین سوود لەوە وەربگرێ مامۆستا بۆ بابەتەکانی بۆی بتوانێت قەرەبووی ئەو کاتە باتەوە لە هەمان کاتیشە هەندێک بابەت هەیە مامۆستایانی سەرپەرشتیارەوە ئەزان بەداخەوە وەزارەت سەرپەرشتیاریشی نهێشت ئەگەر سەرپەرشتیاری پسپۆڕی ئەتوانێت بڵێ ئەو بابەتانی کەوا پێویست نین یاخود زەروریەت نین لە قۆناغەکانی کە نایەتەوە پێش خوێندکار ئەتوانێت هەندێک بابەت ناڵم هەمووی چکۆتی بەڕاستی لە زانکۆ پێڵەن هاوڕێی ڕەخنەگر بووە بە هاوڕێی ڕەخنەگر و هیچی لە دەسەڵاتانە جاخۆ ئێستا مامۆستایانی هاوڕێی ڕەخنەگر ئێستا مامۆستای وەرزش و وێنە زۆر ڕەخنەتان لێگرن لەسەرەوەی کە پێتان وایە ئەوان زیان قەرەبووکردن نابێت لە سەرحسابی هیچ جوانەیەک ئێمە با قسەکانمان بەو ئاراستەیە بەس هەر قەرەبوو لە سەرحسابی وەرزش و وێنە ئەیرە ئەگەر دوو بابەتی زۆر گرنگی ناو پەروەردە ئەکرێتەوە دوومانە هەر قەرەبوو هەموو ڕۆژێ لە دەرسا بێ چونکە دەزانێت ئێمە قەرەبووکردن بەڕاستی بە وەرزش و هونەری هەر نابێت چونکە تۆ بەراورد ئەزانی مامۆستا دیار قۆناغەکانی تر چەند دەرس کەم و کورتی هەیە یانە تو دەبینی دەرس کەم و کورتی هەیە کاکە وانێت چۆن بە سێ دەرس قەرەبووی دەکەوێت نابێتەوە با ئەو کوڕەقۆز ئێمە دوو مانگی زێڕینمان لەدەست چووە مانگێکی کەش بڕوا تاوە وەرز یەکەم کۆتاییە ئێمە خەون و ئامانجمانێ ئەمانە بەکوێگە ئێمە بەچی بتوانین بگەین بە خەونەکەمان کە بە پەلەپەل و بە هەڵکڕوسان ئەهلیەکان خوێنویانەوە ئەهلیەکان خوێنویانەکە پرسیارم کردووە ئەوان کوردی وەرز یەکەمیان تاوا کردووە ئێمە یەک وشەی ئەدەبمان نەخوێن و ئێدا چارەسەر چییە؟ باشە وەکو سەرپەرشتیارێکی کوردی وەکو مامۆستایەکی قەدرگرانی کوردی ئەوە چی بکەنەوە؟ وڵی وەکوتم یەک دەرسیشان نەخوێنەوە لە کاتێکا وەرزێکیان تاوا کردو ئەهلەکان قەرەبووکردنەکە ئەتوانین ماوە درێژکەینەوە ئەتوانین سوود لە مادەکانی کە وەرگرین چارێک نییە ئەمە بۆ حاڵەتێکی زەروریە جابیریشمان نەچێت کاگرنج ئێمە کە قساکەین لەسەر پۆلی 12 و پۆلی 12مان بە ئەهمیەت گرتووە بەڕاستی گەورەترین کارەسال لە پۆلیەکی سەرەتاییە یەکی بنەڕەتیە 50-60 هزار خوێندکارمان هەیە قوتابیمان هەیە لە یەکی سەرەتایی کە ئیمساڵ وەرگیراوە نەبووە ئەلفوبێ لەکوێ فێر بێت ئەلفوبێ لەکوێ فێر بێت ئەسڵەن لەگەڵ دایک و باوکیشی تووشی ناومێدی بوون لە ماڵەوە ئەو خوێندکارە بەو زەوقەوە بەو ئینەوە کەوا ساڵی خوێندن باشە تەسەورەکی ئەمە هەمویان بخەنە پۆلی دوو ناکرێت شتی وا چۆنە بێت چی بکەن بۆەوەی کەوا ئەی معقولە یەکەم ڕۆژ بە نیشتیمانەکە تا ڕۆیشتی قەرەبووی هەموو شتێ بکرێتەوە ساڵ غەدرە لێ بکرێ قەرەبووی هەموو شتێ بکرێتەوە قەرەبووی ئەلفوبێ ناکرێتەوە ئەوە نییە بخرێتە پۆل و پۆلەکان حسابکەین جارێ بەمەی کە ئێستا ئەم تەلەبانەمان کە من خۆم مناڵمەیە تەلەبە چۆنە ئەوان کەس و کار و دایک و باوچیانەیە موچە خۆن خۆ مناڵەکانت چیاڵە ناڵێن باوکە نانە بێگومە کاکە وەڵای خەمی بێگومان وەکو ئەمانەیە ڕاکانیان وەکو ئەم ڕخنەی چیان لە خۆت گرتووە کچەکەت یا کوڕەکەت کاکە بەردەوام مامۆستایەکی ناڕازی ئەوە بڵێم باوەڕێ بێ بەم دەروونە شێواوەوە بە هیچ جۆرێ تا کێشەکان چارەسەر نەکرێ نەتەلەبە دەرونی سافەکە ئەچێتەوە خوێندەرگا نە مامۆستا بەو دەروونە شێواوە ئەتوانێت بچێتەوە
دەرز بڵێتەوە من مەبەستمەوەیە ئەمە کێشەیە کوڕەکەی خۆت چیت پێڵەن ئێوان پێ بووە لە مزاهرەوە ڕۆشتویتەوە جارێ حکوومەت بۆ نمونە باوەڕ بێن وەکو ئەمە زۆر قسەیەکی جوانی کرد وتی دوو کێشە هەیە ئەبێ چارەسەر بکرێ یەک ئەوەیە ئەبێ کێشەی مامۆستاکان چارەسەر بکرێ دوو ئەبێ قەرەبووی خوێندن بکرێتەوە بەڕێی من هەردووچیان بەستراون بەیەکەوە قسەی مناڵەکانت مناڵمانەیە قسەی خۆت قسەی مناڵەکان قسەی ئەوەیە باوەڕێ بێ نەفسیشتە حتا ئێسامانە مانەگرن کاکە مزارەکەن من ئەمڕۆ لە مزارەواتم زۆربەی خوێندکار بوو خوێندکاران نەفسی قساکەنەوە هەردووکی کێشەی مامۆستاکان با کێشەی ئێمەش حەل کرێ من کۆتایی پێێنم باشە ئێمە لە تامانگی چوار نەوانەیە عینەکیان لە چاوایە زۆر زیرەکەن تا حدێک لە زیرەکەکانی لە ئەوایلەکان نیمنەوە باشە ئێمە تامانگی چوار دەوام ئەەکەین ئەی جەماعەتی شارەکانی هەولێر و دهۆک تامانگی سێ داوامەکەن ئەوان کاتی مڕاجعیان زیاتر ئێمە نابێ بە جیاوازێک ئێمە خەدرێکی دیکە نابێت لە ئێمەکرێت کاکە تۆ لە حاڵەتێکی جیاکاری برای من ینی کێشەیەکت بۆ دروست بۆ لە مەملەکەتە دیارە کێشەکە دروست بۆ کات وەختت ڕۆیشتووە دوو مانجی خۆت وتت دوو مانجی زێڕنیم ڕۆیشتووە باشە چۆن چارەسەری دەکەی ینی دەبێت تۆ شتێک بکەی قوربانی شتێکی تر ینی ناکرێت ڕاست ئەوەی هەولێر یعنی ئەو کچایە ئەو کوڕی هاوتەمەنی تۆ وانە ئەو خوێندوێتی ئەو بۆ بێ بە قوربانی ئەیوانە تۆ وەزیربی چیەکەی ئادەی بزانم خوا بێرێ ئەو مایکە ئەگەر تۆ وەزیری پەروەردەبی تۆ وتت وەزعەکە چی لاتوە منهەج کەم بکەمەوە و دەرەجەش تۆزێک بەرز بکەمەوە چونکە من ئەگەر بە منهەجێکی کامل بتوانم 75 بێنم بە منهەج کەمکردنەوە ئەتوانم 85 بێنم و هەر لەو بەشەی خۆم بتوانم وەربگیرم ئەجا باشە ئەوانە خوێندکارەکانی هەولێر ڕازیە بن کەم کردەوە خوێندکارەکانی هەولێر زۆربەی ساڵەکان دەرەجەی بەرز هەر لە سلێمانی هاتووە ئەگەر تۆ باشە ئەگەر تۆ بتخوێندا لە هەولێر نیان خوێندا هەمان ڕەتە بوو هەمان ڕام هەبوو بەڵێ چونکە فەرقی نییە هەولێر و سلێمانی بەڵام هەریە باستان کرد مەبەستیشتان خوێندکارەکان نییە ئەجا بزانین تۆ لە سێبەری ئەو درەختەیە چیەڵێ وڵی کاگرانج بەنای خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاس دەکەم بۆم بەرنامە جوانە کە هیوادارم تۆزە بەنگە بڵند دەکەیتەوە هیوادارم هیوایەکی کەمیش بێت بیگەڕێنێتەوە بۆ خوێندکاران بەندە خۆم خوێندکارم لە خوێندنی ئیسلامی ئەپرسم ئایا ئێمە ئەم بەرنمەیە کە هەر باسی خوێندکاری زانستی و وێژەیی ئەکا ئەی خوێندکارانی ئیسلامی بەکوێ ئەگەن چونکە ئێمە هەتاوەکو ئێستا نەوەزارەتی ئەوقاف نەوەزارەتی پەروەردە خۆیان یەکلای نەکردو خوێندنی ئیسلامی سەر بە کامیانە ئێمە قەرار لە کام لاوەرەگیرە دوای ئەویش کە بۆ نمونە زانستی یا وێژەی 7 تا 8 دەرسی هەیە ئەی ئێمە چی 12 دەرسمانەیە و منهەجیشمان عەرەبیە کە من هەفتەی 3 ڕۆژ چمەوە بۆ مەکتەب 12 دەرستان هەیە لە هینتان نەخوێنەوە لە خوێنی ئیسلامی هەفتەی 6 دەرس دەخوێنین یعنی ماوە ساڵی 3 ڕۆژ وەرنەوە ڕۆژی 2 دەرس ئەخری هەمە بەچی خەتەریشە لەوانەیە لە مەسەلە شەرعیەکان هەواتان لێ بکە کامڵ نەبن وانە گوڕاشە تأثیری هەیە لەوەی کە نەتوانی بە ڕێکوپێکی بی بە 12 علمی تەواو ئەکید زۆر ئەسڵان زۆر تەسیریشێ چونکە ئێمە خوێندنی ئێمە تێگەشتنە دینە زمانەکەی عەرەبیە یعنی تۆ من بێم ئێستا من 12 دەرزیش بەچی تەکمیلەکەم بە ئەو ماوەکەمە کە من هەفتەی 6 دەرس بخوێنم بەڕاستی یعنی هیچ ئەمەلێک نەمەوە ئێوە کێشەیەکی تریشتان هەیە لە بەرنامەکە ماوتیان دەرچوانی ئیسلامی بە خۆبەخشی ژوەر ناگیرن چونکە 12,000 مامۆستای ئاینیمانەیە ئەرەوەڵا ئەوەشمان هەیە ئەوە تر بۆ خۆمان بڵێن چیوەڵە بۆ حاڵە شۆڕازی نەڵین هیچ نوێ منهەج کەم کرێتەوە لەگەڵ کاتی دوام درێژەوەی ئێوە نابێت کەم بکرێتەوە چۆنە بە ئاینی پیرۆزی ئیسلام لی کەم بکرێتەوە دەرزە ئەدەبیەکانمان ئێمە دەرزی ئەدەبیشە خوێنین من پۆلی 12 مێژوو جوگرافیا خوێنم لەگەڵ کوردیشە ئەخریانی دەست خۆشگیانەکەم ئەو کچە خۆیەک دەقەبیە بۆ کچەی دواوە با قسە بکا کچێک و کوڕە بەس زەناب دەبێ هەستی لەبەرەوەی کامێراکە ئەڵەن منهەج کەم کرێتەوە باش ئەگەر منهەج کەم کرێتەوە دەرەجە ئەو کاتە زۆر بەرز ئەفرەت نەونۆت و ئەستان وەری ناگرێت ئەو کاتە کتێبەکانی هەولێر زەرەر ناکەن
يعني ئێمە بیر لە هەمووی بکرێتەوە نەک تەلەبەی بەس سلێمانی کە ئێمە وا زەرمەندی دەرزمان کەم خوێندووە بۆ نمونە ئێستا ئێمە دەرزێکمان مامۆستا ئەوە سەریع ئاڕوات ڕکابەتی هەولێر ئەکات ئەڵێ من مانگێکتر ڕەحەیەم بە هەولێر ئێستا بەقە هەولێر ما خوێندووە لە دەرزێکە ئێمە معقول من هیچ شتێ نەگەیشتووە يعني بقدر وانا كانوا بس السنه قشتوا والله برسيارم لتلبي هولير كردوا رفيقم هي لوا وتوتي اما التعبيه ما خوندو زياتريش ما خوندو اللي لو درزيا هيك شتينا قيشتي انا سريع روشتي ما مساكيه وتيتشيا كم يطرحك يعني ما نجي طرح بو هولير يعني بيش بركاتي اكن يريا هي وتانسي هيك نال يعني هيك قال اما ناقير ما مستاكم بس درسك شرح كان وطاو زور زرمندين وكاغرز لسر اني او خوينكاره نکتەیەکی خۆشە جەرم و هەر بۆ خوێندکارەکان مەلای مەجبورە داوای وتاریان لێ کردبوو لە ڕۆژی هەینیا بۆ دەیەک بۆ گوندێک وتی داوای پارەی کردو پارەیان بۆ کۆ کردوتەوە دوای وتارێکی جوانی بۆ یاون دوای پارەکەی دابەش کردوتەوە بە سەریان وتیانەوە تۆ شێت بووی پارە بۆ دویست بەبێ و پارە وتارت نەدا وتی ئاخرێکە جیرفانم پڕ بوو وتارم باشتر بووە قسەم باشتر بووە مامۆستایانیش بە هەمان شێوەیە کە جیرفانی خاڵی بوو کە خەمی شیری مناڵی بوو کە خەمی پەروەردەی مناڵی بوو کە خەمی ئەوی بوو بەچی بێت و بەچی بڕواتەوە کاکە ئێمە باس شکانی بایکۆ دەکەین لە ناو شارە ئاسانە بەڵام دەهاتەکانە چی ئەەکەین پرسیارە ئێستا هەولێر و سلێمانی دوو چاوی هەر کوردەکەن بەیەکەوە هیچ جیاوازیەک نییە هەڵەبجە و دهۆک بەڵام پێت وایە ئەو مامۆستایی کە بەمی و تۆ تەڕحی شەیان بە هەولێر بتوانیان تەڕحەبات تازە کە تۆ دوو هەفتا ڕۆژە نەخوێن بێ مامۆستاوەکو مامۆستا لەتیف فەرمووی ئەسڵەن ئێمە بێخەمی لە دڵسۆزی مامۆستایان ئەگەر بیانەوێت باسی نیەت ناکەم مامۆستا باسی شتێکەکەم واقع کەس گومانی لە نیەتی بەرزی مامۆستانیە و یعنی پیشەیەکی هەرە پیرۆزە کاگرنج قەرەبووەکە وەکوتم بۆم خوێندکارەکانی کێ بۆ قۆناغەکانی کێ ئێمە دانیشتوونەڵێن چۆن قەرەبوو بکرێنەوە ئەو تۆتی تەڕحیشە پۆلی دوانزە ئەم تەڕحەتە بڕاو پێێتی نەخێر ئەمە یەک دەلالەتە دیقەتیان بە هەر یەکەم نوع قساکەن یەکیشان نەی خوێندووە یەکیشان ئەڵێ پەلاکە ئەمە پس دەلاتلی وێ شڵەژان توش بووە بەم شێوەیە دەوامکردن نابێت کاک ڕەنج ئەمە پێی ناوتێ دەوامی پەروەردە چیاڵای خوشکە مامۆستاکان کێنەوە بۆ مەکتەبەکەمان بەڵام ناکرێت ئەوە پەلەمان لێ بکەن یعنی تۆ بچی پێشبڕکاتێکە هەولێرا بکەیت ئەوە ناکرێت ینی هیچ شتێ ناگەین لە دەرزەکانە من سێبەندی کیمیا خوێندراوە تای هیچ شتێ نەگەیشت مامۆستاکەونە سەری ئەڕوا کاتەکەش ئەو نییە بچم بە یوتیوب سێر بکەم یعنی هەموو دەرزەکان من دەرزی سعاتێکە خوێن 4 دەرزە خوێن دەرزی سعاتێکە بۆ هەر هەموو بچم سێری یوتیوب بکەم من دەرزێکی کیمیا یەک بەندەکەی کەرت یەکەمی 6 ڤیدیۆ بۆ 50 دقەی کە سێرم کردووە مامۆستاکەم بێک دەرز باسی کردووە ئێمە ناتوان قەرەبووی ئەوە بکەمەوە خۆی ئەوە کێشەکەی اونجا ئەو قسانی کە ئەکرێت زۆر ئێمە سار دەکەن لە خوێندنی تۆزە نزیکی کەرەوە کێ سار دەکات زۆر بۆ منە قسە ئەکرێت دیکی قسەیەک ئەکا زۆر ساردمانەکەن لە خوێندنی سەمیچ تااقەتێکی سەی جەنابی وەزیر ئەوەیە وتوێتی قەرەبوو ئەکرێنەوە و خوێندن دەست پێ کاتەوە ئێمەش لەگەڵ ئەوانی مەنهەج کەم کرێتەوە یعنی سەو برا بەڕێزەوتی کە مەنهەج کەم کرێتەوە زۆر زەرمەند ئەبین یعنی ئەو کات دەرەجە زۆر ئەفرێت هیچ پێشتە بینیمان لە ڕابردووە کە مەنهەج کەم کراوەتە دەرەجە فرۆت چی ڕوویاوە زۆربەی تەلەبەکان بوون بە قوربانی لەویایە یعنی کات درێژکێتەوە باشتر لەوەی قسە لەگەڵ جەنابی وەزیر بکەیت جەنابی وەزیر لە بەردەم تابێتی پێڵێ پێشنیارەکەم کاتمان بۆ درێژکاتەوە کات چەندێک کاتتان پێویستە ئێمە وەکو خۆمان مانگونیەک مافەوتەوە مانگێک قەرەبوو کرێتەوە شەمانیش لابرێت باشترە یعنی مانگێک و 4 ڕۆژ دەست خۆش خوشکێ با بچمە ئەو بەریەک دەخەڵەکەن بە مزارە ئەو بە پەلە هاتمەوە یەکێکتانە ڕەشی خۆ پیشاندانتان کردکانتان بوون فەرموو کاگرۆسیا پێشەکی زۆر سپاس دەکەم بۆ بەرنامە چوارە بۆ مامۆستا بەڕێزانە کە لێرە ئامادە بوون مامۆستا ئێمە وەکو مەکتەبی خۆمان مانگێکمان فوتەوە زۆرمان نەفوتەوە بەڵام دەستخۆشی مامۆستاکانەکەین کە سەرڕایەوە حاڵش هێشتا دەوامەکەن بەس داوامکردنەکە چۆنە وەکو زۆربەی قوتابیان باسییان کردەوە قسەی من نیە زۆر پەلە لا ئێمە باشە بەڵام ڕۆژی 4 دەرسە ئەوەشی کە کراوەتەوە یعنی ئەوە نییە بڵێ 6 دەرسی کام لە خوێنەوە کوجان کراوە بە 4 دەرس و بە 50 دقە بە 50 دقەکەش بە پەلەپەلیتەوە ماڵە ناسین فرێکی گەشت کێشەکەی کەیتر قسەی هەیە ئابیە بەو کاکە پێشەکی بە خێراتنتانەکەم سپاسی مامۆستاکانی شەکەم کە مامۆستایی مەکتەبەکەی خۆم سەر ڕێم دۆخە ناموارە کە دەرسەڵەن وەک ئامادی هەڵکەوت باشە ئێوە هیچتان فەوتاوە مانگێک زۆر نیانێ شۆ پێمانەوە دیار بێ بەزە مامۆستانە باسیێواکەن ئەڵەن قەرەبووە کرێتەوە ئێمە ئەڵێ ئەگەر لە دەیسێت هێپەڕێ ئەڕاتە مانگی 4 ئێمانگی 4 ڕەمەزانی بەسەراتی ئەمە ئیجاد ئێمە دەبەندی
ئەحیا دەبەندی کیمیا ئێمە پارساڵ کە دەرسمانە خوێن مامۆستا دەرسەکانێکی بە ئیزافی وەرەگرتووە دەرسی شەشەمی وەرەگرت 23 ڕەمەزانە ینی دەرسەکانێکی بە دەرسی بە ئیزافی وەرەگرت ینی لە قوڵەکانیشە تەلەبا هاتەوە هەنێکات کە ئێستا مامۆساڵێ ینی فریاکەونیان بۆنمونە ئەگەر بۆنمونە داوام بکرێتەوە حکومت قەرەبووە کاتەوە وەزیری پەروەردە قەرەبووەکە چۆنە ینی بۆ نەڵە کات درێژەکرێتەوە کاتەکە ئەڵێن لەو کاتانە درێژەکرێتەوە بۆ پشووە ئێمە پار لە کاتی پشوەکانی شاتینە بۆی فریاکەوین ئەنی ئێمە مامۆسایەکمانە و بە نوێنەراتی سلێمانی خۆی بە حاڵەتی سروشتی کات بەش ناکە بەڵێ بەڵێ بە حاڵەتی سروشتی کات بەش ناکە ینی بەزنیمە تۆ مامۆساکە بێ حەقی خۆی با بە دەرسەکە دەست خۆش ئەو برا خۆشەویستم کان ڕێز خۆی ساڵی خوێندن ئەو برادرە بە نەختێک ئارام بگرێت ساڵی خوێندن ماوەسەلەتی فیش ئەزانێ و برادرانیش ئەزانن ساڵی خوێندن نابێت لە 200 ڕۆژی دیراسی کەمتربی ئەگە ساڵێکی پڕت بوێتن یعنی نابێت 900 ساعت کەمتربی ینی ساڵی خوێندن ئەمە ڕیسای گشتیە ئەو پرۆگرامانەی ئەمە دایان خوێنین ئێستا ئەو پرۆگرامانە پێویستی بەو ماوەی هەیە بەڵام ئێستا ئێمە ینی بە هەموو پێوەرەکان بەو شەمەی کە کەم کراوەتەوە نزیکەی 150 ڕۆژ دەخوێنین بە ئیمتحانەوەش تەبێت بە ئیمتحانەوەش لەبەرەوە ئەمە خۆی مدەکە زۆر کەم کراوەتەوە ئیتر لەو حاڵەتی ئێستاشا ئەوە معناوێ مشکلێکی گەورەتر دروستەکە بۆیە من ئامۆژگاری قوتابیان و خوێندکارانی خۆشەویست دەکەم ڕاستیەکەی ئێمە لە ساڵێکی نائاسایین ساڵەکە ئاسایی نییە ینی لەبەرەوە بەڕاستی دەبێت ئێوە ئەوە لە بەرچاو بگرن ینی وەختی کە باس لەوە دەکرێت بۆ نمونە شەم و هەڵگیرێ ساری خوێندن نەختێک درێژ بکرێتەوە یان مانجی سێ هەژمار بکرێت ئەوانە هەمووی بۆ چارەسەری دۆخەکەیە دەنا هەرگیز ئەوە قەرەبووی ساڵی خوێندن ناکاتەوە بەو شێوازەیە کە ئێمە پێی دەڵێن ساڵی خوێندن یان پێی بڵێن ساڵی خوێندن سەرەتایی یەک سەرەتایش هەروایە بەو شێوەیە یەک سەرەتایش بە هەمان شێوە بە هەمان پێوەرە ئەوە قەرەبووە کرێنەوە چۆن قەرەبوو دەکرێت کاکە یەکی سەرەتایی ماوەستا دیارتخوا بە ئەو قسەیە بکەین یەکی سەرەتایی دوو پرۆسە بەیەکەوە بەڕێوە دەڕوات پەروەردە و فێرکردن یعنی تۆ پەروەردەکە لە بازنەی یەکەمی خوێندندا لە یەکەم و دووەم و سێم هەرگیز نرخەکەی کەمتر نییە لە فێرکردنەکە ینی ئەدوو گەشە ینی من فەلسفەی بازنە یەکەم چیەکە ڕەنج فەلسفەی بازنە یەکەم لە خوێندنە گۆڕینی سلوکی مندارە لە نازی داوکی باوکو دایکیەوە بۆ ناو کۆمەلگا یعنی ئەمە پەروەردەکە ئەساسترە کاتێک تۆ لە بەناکامڵی لە یەکە ڕاوانی دوی دەکەی لە دووشە ڕاوانی سوی دەکەی ئێمە هەڵگری ئەو مواصفاتە خراپە دەبی تامایە لەگەڵی دەمێنێت هەر بێجگەلەوەش یعنی سەرەتای یەکەم ڕۆژی چوونە قوتابخانە و یەکەم مانگوانە زۆر وەکو یادەوەری لە لاتەمەوە زۆر ناخۆشە یەکەم ساڵ ئەم یادەوەریە لەگەڵ تا گەورە بێ بەردەوامی تری گێڕیتەوە وەڵای ئەمە و ساڵی ئێمە نەخوێنراوە ئێمە کاکرە باسەکانە هەمانە ئێمە کە مشکلەیەمان ساڵانی پێشوو هەبووە تا ئێستش بەشێک لەو مناڵانەی کە چوونەتە پۆلەکانی بازنەی یەکەم تێپەڕەوە بۆ دووەم تا ئێستا دەرەنجامەکەی کاریگەری قراپەکانی لەسەر وەکو چی مثلەن هێشتا جوان فێر نەبووە هێشتا یەک دنیاشتی ماوە ئێمە هێشتا ئەوەی پێشومان بە جوانی نەتوانیوە پێشم شتێ سپاسی ئەم شوێنە بەڕێزاکەم بەڵام پرسیارێکم بۆم پیاوە بەڕێزە هەیە ئەم پیاوە سێجار پرسیارە لێ کرد وتی ئایا خوێندنی ئەم ساڵ ئەخوێندریە خۆت فەشەل پێی هێنرێ ئەم پیاوە دوای سێجار اینجاکم وەڵامیایەوە اینجاکم وتی نەخێر ئەوە شتەکە کانسڵ ناکرێتەوە بەڵام پرسیاریش چەند جارێک لەم پیاوە کرد چەند جارێک خۆی لایە لە پرسیارەکە و دوای لاخیرە باسی سۆشیال میدیایا کرد یعنی ئەم پیاوانە کەوا بە حساب کەسانێکی دەسەڵاتدارن پشتیان با بڵێن بەڵگەیەکیان یەکە ئەم قسانە کە پشتی ببەستن ئێستا وەستەش خۆیان دڵنیانین بۆ وەڵامی جوابەکانیان ئێستا بە تەواتی پێمان بڵێن خوێندنی ئەم ساڵ بەردەوامە بێ ناخۆی من خوا با وەڵامە خوێندکاری خۆشەویست ئێمە کەسمان دەسەڵات نین ینی بەڕاستی بە معنای دەسەڵات لەبەرەوەی بەڕاستی ئەمە دەبێت معلوم بێ ینی ئێمە ئەم قسەیە پشتی بەبەستراوە لەلایەن وەزارەتی پەروەردە بەڵێ خۆ قسەکەی وەزیر لە کۆنگرێ ڕۆژنامەنووسی وای وتووە بەڵام ئێمە دەسەڵاتدار نین ئاگادار بە ئێمە بەڵێ دەزان بەڵام وەکو ئێوە بەڵێ وەکو ئێوە خەمی پرۆسەی پەروەردەمانە هەوڵە دەین باشترین فکرە تەرح بکەین هەوڵە دەرین باشترین ڕێگا بەردەستە بکەین ئێستا مناقەشە دەکەین هەموو حلولەکان لەلای ئێمە نین لەلای ئێوەشە ئێوە خوێندکارن ئێوە معنین یعنی ئەو طریقانی کە پێتان وایە باشە بۆ چارەسەرکردنی ساڵی خوێندن ئێوە تەرحی بکەن ئەکید ئەو تەرحانەی ئێوە
دەبێتە جزء لە چارەسەرەکان دەبێتە بەشێک لە چارەسەرەکان بۆیە ینی بەعینوانی دەسەڵات تەماشای ئمەمانان مەکەن ئەم بەرنامە پێ باشە بۆ بەرچاوڕوونی وەنا زۆر باشە زۆر باشە تۆ پرسیار لە چەند قوتابیە کرد کەوتە وایە خۆ بەخێریش بێ لە هەولێری شەواتی سلێمانی لەبەر خاتریم خوێندکارانە فەرموو پرسیار لە چەند قوتابیە کرد وەزیریش لە سلێمانیەوە بەهاتە بۆ سلێمانی ئێوە تێگە وەزارەتی پەروەردە بووینە ئێوە چیتان نەکرد باش کاک ڕەنجەم پرسیار لە تۆگم تۆ بووی تا چیتە کرد من بەڵێ وەڵام من بوومە ئێوە بەرنامەتان کرد ئێوە لە دەوا مابوونایە بەرنامەکەم لەسەر بەرنامێکی ترە بوو ئەزانین چی ئەو قسەیە خۆی لە ئەسڵا و پرسیارکردنە هەڵەیە تۆ کاتێکە وەزارەتی پەروەردە یاخود سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە هاتووە ئەم پلە و پۆستەی خسۆتە سەر شانی خۆی کەوا بە بڕیارێکی ئەوان میلەتێک یاخود تیاچ یاخود ئاوەدانە بێ ئێمە خاوەن قسەنین کەوا بڵێن ئەمە بکەن ئەوە بکەن باشە پرسیارێک تۆ بی چیەکەی تۆ وەزیر بیت چیەکەیت ئەخەمە وەزیرنی منە پلە و پۆستەم نەخسۆتە سەر شانی بەڵام کە تۆ هاتی کاکە گریمان فەڕەزان بەڵێ ئەگەر تۆ وەزیر بیت چۆن جوابی چۆن قەرەبووەکەیتەوە کاتەکان چۆن تازە سەیریکە من ئەگەر هەلومەرجە ئەم سەعاتە حایی بردم ئەوەی شکاوە داینە کاکە سەیریکە ئێستا هەلومەرجە هاتۆتە پێشەوە مەسەلەکە چارەنووسسازە بۆ ئێوە واتە مەسیریە وایە ئەوترێ قەرەبووەکرێتەوە کە جەنابی وەزیر و توێتی قەرەبووەکرێتەوە بەڵکو ئینشاءڵڵا شتێک هەبێ هێشتا ئەعلان نەکرابێ قەرەبووی مامۆستایانیش بکرێتەوە ئەوە گریمان ئەوە چارەسەر کرا چۆن قەرەبوو بکرێتەوە کاتەکان چۆن دابەشکرێت هەولێر وسلێ بە درێژکردنەوەی کات درێژکردنەوەی کات باشە درێژکردنەوەی کات فریای هەموو پرۆگرامەکەکەون یا ئەم مەڕاستۆنەی کە ئێستا باسەکەن ئەبێ بکرێ ئینجا فریاکەون ئەگە بە پێی قسەی ئەمان بێکەوە یەک مانگ بۆ قەرەبوو کرێتەوە نەخێر ئەمە کاتێکی پێویست نییە ئێمە وەکو مەکتەبی هەڵکەوت نەخێر مانگ باشە عەفوەن کاک ڕەنجە ئێمە وەکو مەکتەبی هەڵکەوت یەک مانگمان فەوتە چەند تەلەبەیەک چوین داوامە لە مامۆستا بەڕێزەکان کرد بەڕاستی هاتم بەدەمانەوە سپاسیانەکەین هاتنەوە دەرزیان بە ئێمە وتوانە بەڵام ئێستا و ئێستاش کە ئێمە یەک مانگمان فەوتە واز جارێ ئێمە باسی شار و شارۆچکەکان ناکەینکەوە هەر مەکتەبیان نەکردووە ئێمە مانگێکمان فەوتەوە ئەو هەموو پەلەپەلەی تیاکراوە لە سلێمانیە هاوڕێت نەیخوێنەوە شار و شارۆچکەکان هەروە ئێمە ئەوە تاکە یەک مانگمان فەوتەوە ئەو هەموو پەلەپەلەی تیاکرێ ئەی باش ئەم قوربە سەرانە چی بکەن دوو مانگ جان دوو مانگ پێویستە دوو مانگ بەلایەنێکی ماوەڕ وڵات چەندێک فەوتاوە سپاس بۆ ئەو ڕۆحیەتە و کە هەمووشمانە بەگیر هێناوە پێشکەشکار و میوان و پرسیاریەوە نە قورسە لێ کردین من قەت ئاوم بەسەر ناتوە کە بەدەستەوە بەسەرمات ڕەنگیان باشی پێشەژی دوو توێژی سەرشیە کە ئەمان هەشکەمکردنەوە یاخو کا درێژکردنەوە بەڵام دوێنە شەو ئەڵان حەمەساعی پۆستێکی کە بەیشێ مەنەش لە کەمکردنەوە ناکرێت چونکە لە زەری تەلەبەیە باشە ئێستا ڕێگە چارەیەک ماوە کە درێژکردنەوەی کاتە بۆچی نایکات بۆچی من کە لە دووشەمەی پێشووترەوە مەکتەبم داخراوە بۆی جوابم بدرێتەوە کە بچمەوە بۆ مەکتەب ئایا یاخود نا کە منەوە باین دووشەمەیە یعنی و هەفتەیە بڕۆ دڵیان هەفتەشی شتێک جواب نادرێتەوە ئەم هەفتەیەتە بڕۆ یعنی ئەوە دوو هەفتە لە مانگ و نییە بڕۆ کە درێژ بکرێتەوە یعنی 14 ڕۆژیت ڕۆی یعنی چێک ماوە لە مانگێ و نیوێ ئەگە درێژ بکرێتەوە بۆچی ئەنی ئەم کۆبوونەوەیە چییە تۆ تەکنۆلۆژیا پێشکەوت هەنەمانی خۆدا کۆبوونەوەکەکە بۆچیش کۆبوونەوەی لەسەرەکەن دەستا خۆش قوربانەوە سپاس ئەرێ هیچ کۆبوونەوەیە کراوە خوێندکاران لە هۆڵە کانۆنەری خوێندکاران قسەی لەگەڵا بکرێ لەسەر ئاستی ئەنجومەنی وەزارەت لەسەر ئاستی لەگەڵ مامۆستایانە کراوە نەخێر لەگەڵ مامۆستایان نەکراوە لەم خوێندکارش بگرین بەڕێزان سەرەتا زۆر سپاس دەستان خۆش بە سەلامەت بن من خۆمە خۆشحاڵزانم کە بەشداریان پرۆگرام کردووە ئێمەش زۆر خۆشحاڵین تۆ سەلامەت بن سپاس جا من خۆم وەکو خوێندکاری 12 ئامادەی من کە پارێژ خوێندکاری 12 بووم ئەم ساڵ کە ئەم ساڵ خوێنوو تا ئەم ساڵ ئێستا کە چوومەتەوە بۆ خوێندن سەیرەکە یعنی بارودۆخێکی زۆر ناخۆش چەندە خوێنووەتەوە ماوەسا عادەتەن هەر بەپێی دەرسەکان عادەتەن هەر بابەتی چەندە فەوتاوە بەنسبەت دەرسەکان دەرسێکی وەکو کیمیا تقریبا لە سەرەتاوە مامۆسامان نەبوو بەڵام ئێستا کە مامۆسامان هەیە تقریبا بەندێکمان خوێندووە دەرسەکانی تر عادەتەن بیرکاری گەشتون دەکردی بەندی دووەم کێشەمەوەنێکی گەشتمە چ بەندێک بەڵام بەجددی خوێندکار لێرە یعنی لە بارودۆخی زۆر ناخۆشە ئێستا حالێمە خۆم جانتاکەم پێ و بەزنی مەکتەبی شۆ هاتوون لە مەکتەبەوە هاتووم ڕاستی کە خوێن ئەمڕۆ بەلە ڕۆژی 4 دەرس خوێنین دەرسی 55 دقەیی بەڕاستی ئەمڕۆ خوێندکارێک لە خوێندکارەکان وتی تۆ وڵای مامۆستا زۆر سار بووین تۆ لە خوێندن زۆر چی سار بووینەتەوە لە خوێندن
هەر قسەیەکمان بۆ بکە لەبەرەوەی کە تۆزە ئەوەن بینەوە یعنی تەلەبە ئەوەنە لە بارودۆخێکی ناخۆشە باشە بەس جەنابی وەزیر ئەم قسەی بۆچی خراپە کە پێی وتون ساڵ نافەوتێ و قەرەبوو شەکرێنەوە کاگڕنج بەڕاستی من ڕێزمێ بۆ ئەوەی ئەم بەڕێزانە بەڵام بەنسبەت خۆمەوە قەرەبووکردنەوە شتێکی بێمانە چونکە لەبەرەوەی ساڵانی تر من خۆشمە 12 بووم پار بەڕاستی بەنسبەت دەرسێکی کیمیاوە چی واتای هەیە ئەگەر قەرەبوو بێواتایە چی واتای هەیە من بەنسبەت خۆمەوە ئێستا لەوانەیە بەنسبەت هەرێکەوە فەرقا بەڵام بەنسبەت خۆمەوە ئەگەر منەجەکە کورت کرێتەوە لەوانەیە پێم وایە باشتر بێ سپاس کاگرنج دەستخۆش ینی من تۆ قسە نەکردووەنە کاگرنج ئێمە کێشەیەکمان هەیە ئێمە هەمومان دانیشتین باسی قەرەبووەکەینەوە وەکوتم قەرەبوو بە هیچ شێوەیە ناکرێتەوە ئێمە کێشەکەمانەوەیە ساڵێکیان نەفەوتێ ئەژینا قەرەبووکردنەوە تۆ وەرە بزانە ئەم خوێندکارانەوەردی نەکەین قەرەبوو مەبەستیەوەی مانگونیوە دوو مانگیان بێتێت بڵێ ئەگەن ئەگەر پێت وابێ وەکو حاڵەتی ئاساییە وەک حاڵەتی ئاسایی لە دۆخینە ئاساییین خوێندن بۆ چییە پەروەردەوە لە بارودۆخینە ئاساییە وەرە لەم خوێندکارانە پرسە بزانێ کامیان تاقیگەیان بینیوە خواخوایانە پەڕەکان تەواوکەن ئەمە کەی خوێندنی پێوتێ و کەی پەروەردە بەو شێوازا بێ ئێمە هەموو ساڵێ خۆت خوێندکار بوویت کیمیا فیزیا ئەحیا ئەگەر بە زیندوی لە تاقیگەیانی خوێنی چی فێری تەنها بەڕێکردنی کاتە بەڕاستی هۆکارەکانی ڕوونکردنەوە هەیە ئەوەی بە عەرەبی پێڵەن ئێمە تەنها کار لەسەر واکەین کە ساڵێکیان نەفەوتێ ساڵێکی تەمەند زۆرە بەڕاستی ئەجینا وشەی قەرەبوو بە هیچ شتێوە ناکرێتەوە باشە بەس هەلومەرجێکی شاتۆتە پێش مەسەڵەن حکوومەتی عێراقی پارە نانێرێ وەزعێکی ناجۆر هەیە ئێستا لەوانەیە ئەگەر وتەوێژی حکوومەت لێرە بۆیابی و تا دەوەرە لەو عەرزە گێزەرێکم بۆ دەربکەم ئاسانە حکومەت دەتوانێت نەک جێزەر ئەو ئەتوانێت زۆر شتیکە دەربێن ئێمە ڕۆژانە خەڵک شتەکە ئەبینێ بە بەرچاوی ئەجینا وەکو مامۆستایان فەرمویان سەرەتای ڕاپەڕین هەموو سەری بەرزی بۆ موچە نەوین یعنی ئەتوانین بەڕەواندنی گێزەریش وەزعەکە چاکەین حلول هەیە کاتی ئەو خوێندکارانە سپاسدانەکەم من هەر پرسیارێک ئاراستی خۆیانەکەم خۆیان مامۆستان و خوێندکاریشان هەبووە ئەو پرسیاران لێ ئەەکەم خۆتان ڕۆژێک لە ڕۆژان دانیشتون بە تەلەبەکانی خۆتان وتووە کاری ئەمڕۆتان مەخەنەسبێنێ بەڵام ئێوە کە سێر ئەەکەن داوامەکانتان ڕاگرتووە ئێمە یەک مانگمان بە 1000 ڕۆژ ئێوەڵەن کاری ئەمڕۆتان بخەنەسبەی نە ئێمە وا ناڵین خۆیان بە ئێمە ئەڵێن کارەکانتان مەخەنەسبێنێ یعنی دەرزەکانتان بە جوانی بخوێنن بەس ئێستاڵێن قەرەبوویەکەینەوە سبەینە بەڵام کاتەکە نیشمان کەمە یعنی ئەگەر تۆ دیقەتی بێ لە ساڵانی 2022 بۆ 2023 ڕێژەی دەرچووی قوتابیان زۆر کەم بوو یعنی لە خوێندن و هەموو شتەکانە دواکەوت بن زیاد لە حەد مەبەستم ئەوەیە کە خۆیان پێمان ئەڵێن کارەکانتان مەخەنەس بینێ ئێمە ئەو چەند ڕۆژانەی کە فەوتامانە چۆن قەرەبووی بکەینەوە باشە دادا هەر بژیت خوایەک دەقەبا ئەو کەسەی کە قسەی نەکردووە دوای دەرکات مایەوە ئێمە خزمەتت ئەم کاتە باش هەموو کاتێک باش مەمنون سپاسی کەناڵی بەرداوەکەم بۆم هەلەکە خوێندکاری ڕخساندووە وڵی زۆر معجبی جلەکانت و بۆین باخەکەت و خۆزەتێکەت و مەمنونم شخصیەتەکەت و لە خزمەتام قوربانە بەم ناوچیە من زەنوێر زەنوێر ناوەکەشت بەڵێ هەمان شێوە سپاسەکەم سەعاتەکەت و سیڤاریەکەت و زۆر سپاس مەمنون سپاسی کەناڵی ڕووداوەکەم بۆ ئەم دەرفەتە کە بۆ ئێمەی خوێندکاری ڕەخساندووە کە داواکاریەکانی خۆمان بکەینی بەلایەندی پەیوەندیدار سەرەتا ئێمە داواکاریەکمان هەیە کە مانگ و نیوێک زیاترە کە داوام نەکراوەتەوە لە ئیدارەی هەولێرەوە کە مەکتەب دەست پێکراوە کە پێشەنگییان گرتووە باشە ئێمە مەکتەبمان دەست پێ نەکەوتوە ئێستا ئێمە وەکو خوێندنگەی هەڵکەوت چەندێک خوێنەوە ئێستا ئێمە بڵێ لە کاتێکی ئاساییە کە ئەحیا دەبەندە کاتێکی ئاسایی باس بکەین کە تەلەبەکان خوێندکارەکان ناتوان ئەو دەبەندە بکەن جاچی وەرە ئێستا ئەتۆ ماگونیوێک داوامی نەکرد بێ باشە من باشە گەشتبینی بە فەرمایشتەکانی جەنابی وەزیر کە ئەڵێ قەرەبوویەکەنەوە مەسەلەن بۆچی بە ئومێد نابن بەڵکو ئینشاءڵڵا قەرەبووی ئەو بەندانەتان بۆ بکەنەوە سبەینە لە خۆشییا بەند بڵێن باش ئێمە ئێساڵین جەنابی وەزیر لە 2016 هەمان کار دووبارە بووە باشە هەمان کار دووبارە بوو یعنی ئێستا چەند ساڵێکا لە 2016 و 7 ساڵ ئەو وەزای کرۆنای تێپەڕانەوە بۆچی ناتوانێت وەزا تێپەڕێنێ
وانە وەزی کۆرۆنا بەو هەموو سترێس و مادووبوونەی مامۆستاوە کە توانێتی تێپەڕێنێ مەنەستاوە بکرێ باشە بۆچی ئێستا ناتوان ئێمە تێپەڕێنێ بۆچی نایاتە سەرخەت باشە من هیچ کاتی نەماوە بەرنامەکەم کاتم نەماوە مامەسا یەک ڕستە بڵی چیەڵی من دوای حەزەکەم ئەم کوڕە کە لەوانەیە پێشکەشکاری ئایندەی هین بێ ئەگەر ڕازی بێ بە مزیعە بەتەما ببێ بە وەزیر بۆی دوایی تۆ قسەکان بکەی تۆ کۆتایی بە بەرنامەکەم بێنی کۆتا قسەی جەنابەت چییە؟ کۆتا قسەمەوەیە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان لەوە زیاتر داوا وەڵامی مامۆستا و موچە خۆراندوانەکە و هەموو خوێندکارانی عزیز و قوتابیانی خۆشەویستی دڵنیاکەینەوە هەر کاتێک ئەم بارودۆخە چۆ شوێنی خۆیمە لە بارودۆخێکی ئاساییە دڵنیا بن ناهێڵرێ و ڕێگە نادرێت کە بارگرانی و کارێک کە بکرێت کە ئێوە زیانی لێ بکەن بۆیە ئارام بن و خۆتان سرێت و دڵەڕاوشیە مەکەن بۆی بتوانین ئەم دۆخێکە بەڕاستی کەسمان بەدڵمان نییە و کەسیشمان خوازیاری نین بەڵام زۆر لە منە ڕەحەتترمان تێپەڕانەوە دڵنیا من تێپەڕ یەک ڕستاتوانم مامۆستا زۆر سپاس وڵام من هیوای ئەویان بۆ دەخوازم کە هەموو قوتابیان خوێندکاران لەو دڵە ڕاوچەیە بەڕاستی بڕەوێنەوە چونکە بەڕاستی ئێستا من دەزانم هەست دەکەم چکە خۆشم قوتابی و خوێندکارم لە ماڵەوە هەیە ئەزانم چەند لە جێ کەشێکی نالەبار دەژین و ڕۆژانە گوێبیستی دەیان هەواڵی جۆرا و جۆر دەبن بۆیە من پێمابی ئەوەی دەخوێنێت ئێستاکە هەموو جوهدەکەی هەموو ئیمکانێتەکەی بۆ ئەو خوێندنە بداتن و لە هەمان کاتیشدا بەڕاستی ینی داوا لە حکوومەتی هەرێم دەکەم ئەوانە ڕۆڵەی ئێستا و ڕۆڵەی ئایندەشن ینی بەرپرسی ئایندەن بۆیە بەڕاستی دەبێ زۆر بەدڵسۆزی و بەزەیانە بێنە سەرخەت حکوومەتی هەرێمی کوردستان بۆی کەوا چیتر پرۆسەی پەروەردەڕانەوەستێت و مامۆستایانیش چیت کە لە دڵڕاوچێ نەمێننەوە مامۆستا دیاری خۆشەویست زۆر سپاس وڵام من ئەوە نەمەوێ هەموو چارەسەرێک بەو ڕێگەیە ڕواکە پێویستە چارەسەری ئەم کێشانەی مامۆستایان بکرێ و بەڵام لەمەی ئەم ئاخرە ئەمە شتێکی زۆر دڵخۆشکەرم بینی کە خوێندکاران زۆر بەجددی هاتوونەوە زۆر پەرۆشیشن بۆ ئەوەی بخوێنن ئەو سلبیەتەی جارانیان نەماوە لەسەر شەقامن لە شوێنەکانن کێشەکانی خۆیان گفتوگۆ ئەکەن و من هیوادارم بەردەوام بن لەسەرەمە بۆی بتوانین بە هەمومان ساڵێکی ڕێک و پێک بەرینە سەر وای من هیوادارم حکومت وەڵامی مامۆستایان بداتەوە و چیدی لەم دۆخیان نەمێنینەوە بەڕاستی پەروەردە کە ئاڵین جۆن دێوی ئەڵە پەروەردە ژیانە بەڕاستی ژیان وەستاوە لەم هەرێمەیە هیوادارم ژیان بەردەوام بێ و ساڵی ئەم خوێندکارانە لە تەمەنیان بە خۆڕایی و بە فیڕۆ نەڕوە ژیان بەردەوام بێ و جاریشکە من هیوادارم کەوا قوتابخانەکان دەرگیان بکرێتەوە و ساڵەکەمان ساڵێک بێ هەچۆنێ بێ وەکو ساڵانی پێشوو تێپەڕێنی زۆر باشە ئیتر بزانین کاکە زەنوێ چۆن کۆتایی بە گفتوگۆکایەنێت ئەمێ پێشەمو شتێک وتی ئارام بگرین ئەم ئارامگریە تاکەی و ئەم ژیانش تاکەی کە ئەوەنە نەوەسێت ئەوە بۆ ئەمان بۆ بینەرانیش خواحافیزەکە و بکەی لە بری ڕەنسەنگاوی سەرچاوم سپاسی کاگڕەنجی شەکەین بۆم پرۆگرامت جوان و پڕ ئارامیە کە بۆ ئێمەی خوێندکارانی تەرخان کردووە زۆر سپاس دەکەین دەستان خۆش تەپڵەیە بۆ زەنوێ سپاس